بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لێ بێم کاکتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شواندا پرۆگرامێکی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتینەوە خزمەتتان بە هیوایەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شێداخان بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز لە هەرکوێ یەکەم سڵاوتان لێ بێ لێرە و لەوێ مێدەواری ناسوودە و کامەران بن بە هاوکاری هاوکارانمان لە پەیام ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لە پەیامی ڕۆژ مێدەکەین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی ئازیز بێت لەو بابەتانەش دەمانەوێ قسەیان لەسەر بکەین لە جیهانی مۆدێرنە یاخود جیهانی پێشکەوتوو و سەرڕای ئەو هەموو بارودۆخێکەوە هاتوۆتە پێشەوە بابەتێک هەیە زۆر گرینگە ئەویش پشکنینی پزیشکیەوەتە لەسەر ساغی مرۆڤێک هاوڵاتیەک هاونیشتیمانیەک دەچێت پشکنین بۆ جەستی خۆی دەکات چەند ماوە جارێک باشە ئەم پشکنین ئەنجام بدرێ ئایا سوودی هەیە زیانی هەیە لە ڕووی دەرونیەوە باشە ئەمانە لەم جۆرە لە کولتور لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو هەیە چەند گرینگە ئێمەش لێرە گرنگی بە بابەتی پشکنینی پزیشکی بدەین لەسەر ساغی و هەروەها بابەتێکی تریشکەوە زۆربەی لە کۆڵەران و هەروەها نووسەران گرفتیان لەگەڵی هەیە کەمی سەرچاوی کوردیە لە ناوەندە زانستیەکان بە تایبەت زانکۆکان و هەروەها ناوەندە ئاکادیمیەکان لەبەرەوەی زمانی شیرینی کوردی سەرچاوی زۆر کەمە لەسەر یاخود بە کەمترین بە کوردی زۆربەی بابەتەکان نووسراوە ئەمەش گرفتێکە لەو بارەی قسە و باز دەکەین ئەم گرفتە چۆن چارەسەر دەکرێت وەروەها ئەم گرفتە دەبێتە هۆی دروستبوونی چی و چۆن دەبێتە هۆی دواخستنی لێکۆڵینەوە زانستیەکان. دەستخۆش بەڵێ بەڕێزان سەرتاش دەچینە لای ڕۆژی کەشوهەوا فەرموون بە پێکەوە بینەر. بەڵە بەڕێزان دەچینە سەرچەوەری یەکەمان کە باز لە گرنگی ئەنجامدانی پشکنین دەکەین گفتوگۆی زیاتر دەکەین لەسەرم تەوەرە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە خەدیجە بەرزنجی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن دکتۆرە زۆر بەخێر بیت. دکتۆرە سەرتا پێمان بڵێ بزانیت چەند جۆر پشکنین هەیە؟ خۆی پشکنین ئەگەر پێ بزانیت چەند جۆر هەیە کۆمەڵێکی زۆر پشکنین هەیە بەڵام بۆ ئەم تەوەرەی ئێمە کە ئەمڕۆ باسیەکەین ئەو پشکنینانە کە پێویستە بکرێت کە کەسێک ئەگەر هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت بێوێت بیکات ئەوێ بزانین بۆچی پێویستە ئەمانە بکرێت یعنی بۆچی باشە بڵین کە ئەم پشکنینانە ئەنجام بدات بۆ ئەوی بزانین ئایا ئەم کەسە مەترسی هەیە لەسەر ژیانی بۆ توشبوون بە نەخۆشیە کە پێوتری ڕسک فاکتەر یعنی بۆ نمونە ئەگەر ئەو کەسە لە مێژووی خێزانەکە یا کەسێکی نزیکی دەرەجەیەکی نەخۆشیێکی دیاریکراوی درێژخایانی هەبێت ئەم کەسانش ئەتوانن ینی کەسەکان ئەتوانن بچن پێشوەختە ئەگەر هاتو هیچ نیشانەیەکیشیان نەبێت سەردانی پزیشکی تایبەت بکەن ئەو کاتە پزیشکەکە بەپی تەمەنی کەسەکە بەپێی ڕەگەزەکەی بەپێی باری تەندروستیەکەی هەروەها بەپێی ئەوەی کە لە مێژووی خێزانەکەیە چ نەخۆشیێکی درێژخایەن هەیە لەوانەیە پێشتر خۆی کۆمەڵێک پشکنینی سەریری بۆ ئەکات دوای ئەوەش کۆمەڵێک پشکنینی تاقیگەی بۆ ئەنێرێ بەپێی پێویستی بۆ ئەو کەسە کەواتە تەنها پشکنین بۆ نەخۆش ناکرێت کەسێکیش کە تەندروستی باشیە بێ ئەتوانێت پشکنین بکات بەڵام دکتۆرە ببوورە لێرەیە زۆر جار باز لەوە دەکرێت کە شێرپەنجە زۆر کات دەرناکەوێت پێی نازانرێت تا دەگاتە حاڵەتێکی
دەرەجەی 2 3 و 4 بەڵێ ئایا لەم حاڵەتانەیە ئەگەر تاکێکی تەندروست 6 مانگ جارێک بێت 4 مانگ جارێک بێت ماوەی ساڵێک جارێک بێت ئەم پشکنینانە ئەنجام بات ئەگەر هیچ نیشانێکیشی نەبێت و جۆرە نەخۆشیانە تەشخیص دەبێت بەڵێ زۆر جار پشکنینەکان کە بۆ دڵنیابوونەوە لە سەلامەتی ئەکرێ بە پێی تەمەنەکان پۆلێن کراوە کە بە پێی تەمەنێک لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر ئەگۆڕێ کە لە تەمەنێکە پێویستە چەند ساڵ جارێک بیکات لە تەمەنێکی گەورەترا تەبعاً پێویستە زووتر بیکات زۆر جاریش نەخۆشیەکە لەوانەیە کەسەکە هیچ نیشانەیەک لە خۆیان هەست پێ نەکات بەڵام کە پشکنینەکە ئەنجامەیەت لەوانەیە شتێکی تیا بێت کە دەلالێت لەسەر نەخۆشیەکەی بکە لەبەرەوە بە پێی ستاندەردی جیهانی پۆلێن کراوە تەمەنەکان بۆ نمونە هەر لە مناڵیەوە خۆی کە مناڵ کە تازە لەدایکە بێت هەتاوەکو چەند ساڵێکی بدایەتی تەمەنی مناڵەکە مانگان 2 مانگ جارێک 3 مانگ جارێک ئەبرێ بۆ پشکنین و بۆ کوتان و ئەم شتانە لەو کاتەیە مناڵەکان پزیشک ئەیان بینێت وەگەر هیچ کێش هەر کێشێکیان هەبێت ئاماژەی پێکا پزیشکەکە یان خۆت پشکنینی بۆ نێرە ئەمە تەمەنی مناڵی پاشان کە دوای ئەوەی کە تەمەنی پێکوتە و ئەم شتانە تەواو بوو مناڵەکان ئەگەر ساڵی جارێک من دکتۆری مناڵان بیبینێت ئەوە شتێکی باشە بەڵام بە پێی تەمەنەکانی بۆ کەسێکی گەورە بۆ نمونە لە 18 ساڵی هەتاوەکو 39 ساڵی ئەگەر لە ماوەی 3-4 ساڵ جارێک بتوانێت پشکنینێکی گشتی بکات بۆ خۆی یاخود بەپێی ئەو نەخۆشی کە لە خێزانەکەیانە ئەگەر کەسێکی دیاریکراوی نەخۆشیێکی دیاریکراوی درێژخایانی هەبێت یاخود نەخۆشی شێرپەنجەی هەبێت چەند پشکنینێکی پێویستی بۆ کرێ بۆ یەگەر هاتوو کەسە نیشانەشی نەبوو لە لاوانەی لە پشکنینەکانە دەرکەوێت و ئەو کاتە لە ستەیجێکی زووترە نەخۆشیەکە بڵێن تەشخیص بکرێت و چارەسەرکردنەکەشی بەدڵنیایە ئاسان کاتە دوکتۆر خەمبووی بینەرانیش باشتر لە ئامانجەکە و مەبەستەکی ئێمە تێبگەن یان ئەوەی لە بەڕێزت تێگەیشتم ئەمانە ئەولەویەترن ئەگەر بکرێ پشکنین بکەن کە نەخۆشی درێژخایان لە بنەماڵەکانیانە هەیە ئەگەر پێمان بڵێ و نەخۆشیانە کامانن یان کامە واریترە لە بۆ ماوەی بێتەوە شەکرەیە زەختە بەڵێ نەخۆشی شەکرە زەخت نەخۆشیەکانی دڵ شێرپەنجە یاخود با بڵێن نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن ئەمانە هەمویان زۆربیان بە لاوانەیە لە عیلەکانە هەبن لەبەرەوە کەسانی کە ئەو جۆرە نەخۆشیانە لە عیلەکانیانە هەیە باشترێکە پشکنین بکەن بۆ خۆیان بەڵام کووتمان بەپێی تەمەنەکان جیاوازە لەوانەیە ئەو کەسانە بڵێن ئەگەر کەسێکی پێگەیشتوو بێت خۆی هیچ نیشانەیەکی نەبێت لەوانەیە لە پشکنینەکانیان نیشانەیەک دەرکەوێت شتێک دەرکەوێت کە بڵێن دەلالەتە بۆ ئەو نەخۆشیە لەبەرەوە گەر هات و پێش وەخت پشکنین بکات ئەوە زووتر نەخۆشیەکەی دەستنیشانەکرێت و چارەسەرکردنەکەشی ئاسانترە بێت زۆر باشە دکتۆرە باس لەوە کرد کە بەپێی تەمەنەکان جیاوازی هەیە مناڵ 2 مانگ جارێکە ئەو پێکوتانی هەیە کە تا تەمەنێک 2 مانگ جارێ 3 مانگ جارێ بەڵام گەورەکان بەس لەوە کرد کە تا 3-4 ساڵ جارێکیش پشکنین بکەن ئەمە بەپێی نابێت تەمەنەکان زۆر باشە بەپێی تەمەنەکە بزانین هۆکار چێکە لە مناڵانە ئەبێ زیاتر و زوو پشکنینی بۆ ئەنجام بدرێت مناڵ خۆتانزان لە گەشەکردنایە بەردەوام ئەگەر هاتوو دایکەکە تێبینیەوەی کرد کە مناڵەکەی مەسەلەن ڕنگ و ڕووی تەواو نییە یان گەشەکردنەکەی بەپی تەمەنەکەی ناڕوات ئەو باشتر وایە پێشوەختە بیبات بۆ لای پزیشکی پسپۆر بۆی دوایی لە کاتێکی درەنگترا بیبات لەوانەیە کێشەی تەندروستی بۆ دروست ببێ جگە لەمە ئەگەر ئێم باسی تەمەنی 18 بۆ 39 ساڵمان کرد وتمان ئەگەر هاتوو 3-4 ساڵ جارێک بڕۆن بەڵام لە دوای ئەوە هەتاوکو تەمەنی 45 ساڵی ئەتوان 3 ساڵ جارێک پشکنینەکان ئەنجام بن و لە تەمەنی سەروتە تەمەنی 45 ساڵەوە هەموو ساڵێک ئەگەر بتوانن پشکنینەکان ئەنجام بن ئەوە باشترێکە کەواتە دکتۆرە خان زۆر جار دەبینی لانی کەیس هەبووە هەواڵی مەرگمان پێدەگا مەسەرەن کەسێک ئەڵشڵا هەموو بینەران دوور من لە دەردوو بەڵاڵ ئازارێکی بچکۆلانی هەبووە ئیهمالی کردووە ینی ئەم کللتوری نەکردنی پشکنینە یاخود تا زۆرمان بۆنێ نەچین بۆ لای پزیشک یعنی چ زیانێکمان لێداوە پێچانەوە ئەگەر لەسەر ساقی مەسەلەن ساڵێکە 2 ساڵ جارێکە بچین پشکنین بکەین ئایا هیچ زێرێکی مەسەلەن من ساغ و سەلیم بچم خوێنم لێ دەرێن پشکین بکەم لەڕووی تەندروستی و زیانە پێدەگا یان نەخێر بە پێچانەوە زۆر باشتر زیانی نابێت بەڵام باشتر وایە ئەم پشکنینانە کە ئەڕۆیت لەژێر چاودێری پزیشکێکە بۆی ئەگەر تۆ هەچ کەسێک لە خۆیەوە بڕوات لە تاقیگەیەکە یا لە نەخۆشخانەیەکە بڵێ من پشکنینێکی ئامم ئەوێ خۆی نازانێت بە دیاریکراوی چ پشکنینێ هەڵبژێرە لەوانەیە لە ڕووی مادیەوە تۆزێک کولفێکی زۆری لەسەر کرد بەڵام ئەگەر هاتوو سەردانی پزیشکێکی تایبەت بکات پزیشکەکە بە پێی پێویستی کەسەکە کۆمەڵی پشکنینی بۆ بنووسێت ئەو کاتە ئەتوانێت باشتر بگاتە ئەو شتێک کە خۆی پێویستی پێێتی زۆر باشە دکتۆرە باس لەوە کرد کە وا باشترە کە پێشتر پزیشک بیبینێت بەڵام زۆر جار ئەبینین کە کەسانێکان پشکنین ئەنجام دەدەن و پشکنینەکە ئەبەنەوە پیشانی پزیشکەکە ئەیە کەواتە ئایا
پزیشک ئەتوانێت بەپێی ئەو پشکنینانە دوجار بڕیاربادیا باشتر وایە کە ئەبێت نەخۆشەکەش ببینێت کە زۆر جار ئەبینین کە سەردانی پزیشکەکەین بێدێکی لە پاڵە ینی هەندێک پشکنینی سەرەتایی بۆ ئەکات ئەگەر باسێکی جیازی ئەو پشکنینانەش لەگەڵ پشکنینی تاقیگەیە بۆمان بکەی بزانین جیاوازەکەیان چیە و ئایا ئەو پرسیاری پێشوشم پزیشک ئەتوانێت بەپێی پشکنینەکانی ئەو تاقیگەیە چارەسەری نەخۆش بکات و نەخۆشەکەی تەشخیص بکات. خۆی باشترین شت ئەوەیە یەکەم جار کەسەکە بڕات سەردانی پزیشکەکە بکات چونکە بەڕاستی پشکنینی گشتی کە بۆ نەخۆشەکرێ هەر لە پشکنین تاقیگەیەوە دەست پێ ناکات. یەکەم جار لە بینینی نەخۆشەکەەوە یان بینی کەسەکە ئەگەر ساقیش بێ لە لای پزیشکەکەەوە دەست پێکە چونکە ئەو پزیشکە یەکەم جار کۆمەڵی پرسیار لە نەخۆشەکە ئەکات دوایەوە کۆمەڵی پشکنینی سەریری بۆ ئەکات کە ئەم شتانە لە تاقیگەیان ناکرێت بۆ نەخۆش بەڕاستی دوای ئەوە بەپی ئەو شتانی کە خۆی دەستی ئەکەوێت لە پرسیارکردنەکە و لە پشکنینە سەریریەکە ئەو وەختە بەپی ئەوە کۆمەڵێک پشکنین تاقیگەی بۆ نێرێ و دوای ئەوەی کە پشکنینە تاقیگەیەکان ئەبینێتەوە دوجار بڕیارەدا کە ئەم کەسە پێویستی بەچیە و پێویستی بەچی نییە لەبەرەوە ئەو ڕێگەی کە لەناو خەڵکی ئێمە باوە خۆیان ئەچن لە تاقیگەیەکە بەسەر بەخۆ کۆمەڵێ پشکنین ئەنجامەدەن هەندێک جاریش بە کەسانی تاقیگەکڵێن سێرێکمان بۆ بکە بزانین هیچ کێشەیەکمان هەیە ئەمە ڕێگەیەکی ڕاست نییە بەڵکو باشترین شت ئەوەیە کە لە پزیشکەکەەوە دەست پێ بکات. زۆر باشە کەواتە دکتۆرەخان بۆەوەی ینی ئێستاکە مرۆڤێک هاوڵاتیەکی ئەم هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی تەندروستی نیە دێتە لای بەڕێزت دەڵێ دەمەوێت چێکێکی خۆم بکەم زانم وەزعم چۆنە کۆمەڵێک پشکنین بکەم بۆی لەسەر مادیەن زۆریشی لەسەر نەکەوێت بەتابێت لەم بارودۆخی ئێستاە و هەروەها ڕێگاکە ئەو پشکنینانە کامانن کە ڕەنگە ئەگەر بێت و گرفتێکی هەبێت دەرکەوێت هاوکارم باسی لەوە کە زۆرجار شێرپەنجە لە ڕەنگە شەو ڕۆژێکات وەرهەمێک دروست بێت و ئیتر کەشف نەبێت بەڵام خۆ خوێن ڕەنگە چەندێک پێشتر زانیاری دەداتێ ئەو یان ئەو پشکنیانی لە ڕێگەی خوێنەوە زۆرترین زانیاری لەسەر جەستەوە کۆمەڵێک پشکنین هەیە کە ئەکرێت یەکێک لەوانە پشکنینی پێکاتەکانی خوێنە کەم پێڵین کۆمپلیت بڵەد کاونت کە ئەمە بەڕاستی زۆر معلوماتمان ئاياتێ لەسەر نەخۆشەکە گەر هەر کێشێکی هەبێت کە حتاگەر پەیوەندی بە خوێنیشەوە نەبێ پەیوەندی بە سیستمەکانی تری لە شێوە هەبێت لەبەرەوە ئەمە پشکنینێکە زۆر تێچووەکەشی کەمە زۆر نییە و لەگەڵەوەش معلوماتێکی زۆرمانەیاتێ جگەر لەوە مەسەلەن پشکنینی شەکری خوێن گلوکۆز یاخود چەوریەکان یان فرمانەکانی سیستمەکان بۆ نمونە فرمانی گورچیلە جگەر غودەی دەرەقی ئەم شتانە کۆمەڵی پشکنین کە ئەکرێ بۆ بەعام بۆ خەڵک ئەکرێ یاخود اینی پشکنینەکانی زیندە چالاکیەکانی لەش بۆ نمونە سۆدیۆم و پۆتاسیۆم و ئەم شتانە ئەکرێت کە لاوانەیە شتێکی بیدایی بدات بەدەست دکتۆرەکەەوە کە بتوانێت بزانێت ئەم نەخۆشە پێویستی بەچی هەیە کەواتە دیاریکردنی نەخۆشی پێشوەختە کە نەخۆش هیچ نیشانێکی نییە پێوترێت چێکەپ ئەمە چیە؟ چێکئەپ وتمان بۆ چەند مەبەستێک ئەکرێت یەکێک لەوانە بۆی کە ئەو کەسانی کە ڕسک فاکتەریان هەیە ڕسک فاکتەر و کوچی وەکو تەمەنیان یاخود کێشی کەسەکە یان لایفستایلی یعنی ژیانی و کەسە وایە ناتوانێت زۆر وەرزش و جوڵە و ئەکتیڤیتی بکە ئەمە چێکئەپ بۆ ئەم کەسانە ئەکرێت کە ئەم کەسانە ئەم ریسک فاکتەرانیان هەیە ئایا توش بوون بە نەخۆشیەک یاخود هێشتا هیچ کێشەیەکیان نییە یان بۆ نمونە بۆ کەسانی کە خۆیان پێشوەختە نەخۆشیەکیان هەیە و تەشخیص کراوە و لەسەر بڵێن عیلاجێکی تایبەتە چەند وەخت لە ساڵێکە پێویستە چەند وەخت جارێک سەردانی پزیشکەکەی بکاتەوە کۆمەڵی پشکنینی بۆ ئەکات چێکئەپی ئەکاتەوە بزانێ ئایا بە عیلاجەکانی بە چارەسەرەکانی جسمی ئەم کەسە ڕسپۆنسی چییە وەڵامی جسمی ئەم کەسە بۆ ئەم پشکنینان بۆ ئەم عیلاجانە چییە یاخود ئەم کەسە بڵێن وەکووتمان نەخۆشیەکەی تەشخیص کراوە بەڵام بۆی زیاتر ماکی نەخۆشیەکەی لەسەر دەرنەکەوێ پێویستە لە ساڵێکە هیچ نەبێ 6 مانگ جارێک سەردانی پزیشکەکەی بکاتەوە ئەم چێکەپانە بکات بۆ کەسی ساقیش وەکووتمان بەپی تەمەنەکەی یعنی ئەگەر ئەو کەسە هیچ کێشەیەکی نەبێ لەوانەیە ڕاستە زۆر جار نیشانەی نەبێت بەڵام لە پشکنینەکانە دەرکەوێت بەڵام ئەگەر هاتوو نەخۆشیێکی زۆر قورسی هەبێ حتمما نیشانەیەکی هەرتیا دەرەکەوێت ئەوە لەبەرەوە ئەتوانێت پێش دەرکەوتنی بڵێن پێش ئەوەشی کە بچێت بۆ چێکئەپ سەردانی پزیشکەکەی بکات کە هەستی بە نیشانەیەکت لە خۆیان زۆر باشە دکتۆرەخان من ینی ئەمەی تۆم زۆر پێ باشە ینی کللتورێک هەیە لە جیهانی یەکەم لە وڵاتانی پێشکەوت و 6 مانگ جارێک ئەسڵەن بۆ بە کللتور ینی هاوڵاتیەکە زۆر لە یاسایە دەچێت پشکنیەک دەکات و دێتەوە ناترسێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان یانێ مە بە دوواداچوونەکە بۆچی ئەوە لە پشکنین ئەترسن یانێ بۆچی ئامادەنی لەسەر ساقی بچن پشکنین بکەن ڕەنگە ئەم پشکنینە وەک باست کرد پێش
ئەوەی نەخۆشی کار لە کار بترازیان لە قۆناغی سەرەتای هەر نەخۆشیەکە چارەسەر بکرێ ینی وەکو پزیشکێک بۆی کەتی تەندروستی شتەرێشەی کەمتر بێتەوە بۆی کاراسانی بۆ پزیشکەکانیش بکرێ ینی ئەم کللتورە دابێت پەیامێکت بۆ هاوڵاتیان بۆ لایانی پەیوەندیدار کە شتێک بکە کە ئیتر خەڵک بتوانێت پشکنین بکەن لە پشکنین نەترسێ. وڵی خۆی لە ڕاستیە پشکنین ترسی نییە بەڵام هەندێک کەس لەوانێت لەلایانی دەرونیەوە پێی ناڕەحەت بێ بۆ نموناڵێ من ئەترسم بڕۆم فەحسێک بکەم پشکنینێ بکەم دوایی شتێکم تیا دەرکەوێت. زۆر کەس من ئەمەم بیستۆ لە خەڵک کەوا ئەڵێن ینی ئەترسن لەوەی کە نەخۆشیەکەیان تیا دەرکەوێت بەڵام بە پێچەوانەوە ئەگەر هات و خوا نەخواستە ئەو کەسە تووشی کێشەیەکی تەندروستیش بوو ئەگەر لەو پشکنینە سەرەتاییە کە ئەی کات پێی بزانێت باشترێکە وەک لەوەی لە کاتێکی درەنگترا پێی بزانێت چونکە بەڕاستی کە درەنگتر پێی زانی ئەو وەختە چارەسەرکردنەکەشی ئاڵۆستر و قورسترە بێ بۆیە لایانی پەیوەندیداریش ئەین خەڵک خۆی ئەتوانێت مەسەلەن ڕۆژانە ئەتوانێت سەردانی پزیشک بکات لە بنکە تەندروستیەکان یاخود لە نەخۆشخانەکان پێی بڵێت من حەزەکەم بۆ نمونە من لە عیلەکەمان نەخۆشی شەکرە هەیە لەبەرەوە مێ دڵنیابمەوە لە خۆم ئایا من کێشەی شەکرەم هەیە یان نە چونکە لە ڕاستیە بۆ نمونەیەک گەگەر نەخۆشی شەکرەی هەبێت تەنها نییە شەکری خوێنی بەرزە بێتەوە تەسیر لە هەموو سیستمەکانی کات لەبەرەوە کۆمەڵێک پشکنین هەیە کە پەیوەندیدارە بە نەخۆشی شەکرەوە ئەو کاتە بۆیە نووسرێ و ئەتوانێت بەس دیارەکەوی ئەمە ئایلە مەبەست دیانی باوکو و برا و خێزانیان ڕەنگە مام و خاڵی بەڵێ ئەوانە شەر کەسانی نزیک بۆ نمونە دایک و باوک خوشک و برا مام و خاڵ و پور و ئەمانە ئەگرێتەوە. زۆر باشە دکتۆرە زۆر جار بەس ئەم حاڵەتە حاڵەتێکی دەگمەنە دەبینیت کە کەسێک لە یەک ڕۆژدا لە 2 تاقیگەی جیاوازدا پشکنین ئەنجام دەدات دەبینی 2 وەڵامی جیاواز وەردەگرێت ئەم حاڵەتە چی و بۆچی ڕوودەدات؟ بەڵێ طبعاً لە تاقیگەکانە زۆر جار ئامێرەکان جیاوازیان هەیە ئەو ئامێرانی کە بۆ پشکنینی یەک جۆر پشکنین بەکارێت لەوانەیە لە تاقیگەیەکەوە بۆ تاقیگەیەکی تر فەرقی هەبێ یاخود ئەو کەسانی کە ئیش لەسەر جیهازەکانەکەن هەتاوەکو تەجروبەیان زیاتر بێ و باشتر و دقیقتر پشکینەکە ئەنجام بن طبعاً نەتیجەکە ڕاستتر دەرەچێ یان لەوانەیە ئەو جیهازانە پێویستیان بەوە بێت چەند وەخت جارێک بەپێی ئەو لۆدەی کە لەسەریانە چێک بکرێنەوە بۆی کە بزانین ئایا ئیشەکەیان بڕێکپێکیە کرێیان نە لەبەرەوە لەوانەیە هەندێک تاقیگە هەبێ زۆر گرنگی بەو ئیشە بدات بۆی کە جیهازەکانی چێک بکاتەوە و بۆەوەی ئەنجامەکانی بەوردی و بە دقیقی دەرچێ بەڵام هەندێک تاقیگە هەبێت لەوە چێ بڵێن بۆ نمونە زۆر گوێ بەو شتە نەیات کە ئێستا بڕواش ناکەم لەوانەیە زۆربەی تاقیگەکان بەهۆی ئەو دکتۆرە ینی هەر وەکو پاڵپشتێکیش ئەو گرفتەمان هەیە ینی زۆر جار ئەو دەرولایەنە دەرونیش کە هاوڵاتی ناوێت بڕوا مەسەن هاوڵاتیەک دەڕوا دەڵێ چ پشکنینی خوێن بکات چ ئەشیعەیەک بگریان بۆ هیچێکی خۆی لێ وڵا خاڵێک لەسەر نازانم لای ڕاستە یان خاڵێک لێرە یان نقطەیەک یا خوێنەکەت هینێکی زیاترە ڕەنگە واش نەبێ پزیشکێکی پسپۆر بۆ لای پزیشکێکی پسپۆر نەبردووە ینی بۆیە چەند ضرورە ئەمە ینی تاکید لەسەر ئەوە بکەیتەوە بەڕاستی لە خۆمان و یەکەم پشکنی نەکەین دومیش دکتۆرێک پزیشکێکی پسپۆر لە بوارەکە هەبێت چکە نەتیجەکان ڕەنگە زۆریش ئاسانوێ بەڵام لە دەرونیان بەسەرێمە وەکوتمان پێویستە هەر لە بیدایەتەوە کە ڕۆژ بۆ پشکنین لای دکتۆرەکەەوە دەست پێ بکات چونکە هەنێک پشکنین هەیە کە تاقیگەی نییە پزیشکەکە خۆی ئەنجامەیەت سەریری ئەی بەسێتەوە بە پشکینە تاقیگەیەکانەوە لەبەرەوە لەوانەیە و کەسە خۆی بڕات سەر بەخۆ فەحسەکە بکە هەر ئەسەنجاری هەر نزانێت چه فەحسێک بکات لەوانەیە ئەو کەسی کە تاقیگەکە ئیشەکە کۆمەڵی فەحسی بۆ بکات دوای ئەوەش زۆر جار بە کەسێکی تر ئەڵێ بۆم سێرکەرەوە کە پزیشک نییە لەبەرەوە بە پێی پسپۆری پزیشکەکانیش بەڕاستی فەرقی هەیە لەبەرەوە پێویستە ئەو کەسانە کە ئەیانەوێت چێک ئەپ بکەن پشکنینەکانیان یاخود ئەو سۆنەر و ئەشیعانی کەیکەن پیشانی پزیشکەکەی بدەنەوە باشترێکەت لەبەرەوەی بگەنە نەتیجەی کە ئایا سەلامەتن هیچ کێشێکی تەندروستیان هەیە یاخودنا. زۆر باشە دکتۆر هەندێک پشکنینمان هەیە کە بەپێی کاتەکانە گۆڕێت باسێک لەو جۆرە پشکنینانە بکەی بۆ نمونە پشکنینی وا هەیە پزیشکڵێت ئەبێنانە نەخوارد بێت ئەنجامی بێت پشکنینی واش هەیە کە دەڵێت بەشەوا بکرێت هەندێک پشکین بە ڕۆژایە هەندێک پشکین دەڵێت 4 بۆ 6 بەیانی ئەبێ بکرێت ئەم جۆرە پشکنینانە کامانن ئەگەر ئاماژەیەکیان پێبی وە هۆکارەکەشی بۆ ئەبێ لەو کاتانەیە بکرێت ئەو پشکنینانی کە پەیوەندی بە خواردنەوە هەیە بۆ نمونە شەکر چەوریەکان پشکنینی هەندێک پشکنین هەن کە ئینزایمەکان ئەمانە چونکە کە ئەگەر ئەو کەسە لە ماو لەو فترەی کەمی پێش پشکنینەکە خواردنێکی خواردە بێم خواردنانە هەمووی پرۆتین و شەکر و چەوری و ئەم شتانیتیایە لەبەرەوە تەسیرەکاتە سەر نەتیجەی پشکنینەکە بۆیە باشتر وایە بۆ ماوەی 8 سەعات خواردنی نەخوارد بێ بۆکو بۆچی بۆی نەتیجەکەی ئەنجامەکەی زۆر بەڕاستی دەربچێ ئەوانشی کە پەیوەندی بە شەو و ڕۆژەوە هەیە بە پەیوەندی بەکاتەوە هەیە مان زیاتر هۆرمۆنەکانن ئەوانە چونکە ئەو هۆرمۆن و ئەنزیمانە زۆر جار لە کاتی شەوا بۆ نمونە ئیفرازە بن یان لە ڕۆژە ئیفرازە بن
بۆ ئەوەی لیڤڵە ڕاستیەکەیان دەستکەوێت بۆیە لەو کاتەیە پزیشکەکە پێڵێ بڕۆ لەو کاتەیە ئەنجامی بە. کەواتە هەموو پشکنێکی هۆڕماتی ئەبێت لەو کاتەیە ئەنجام بدرێت. هەنێ پشکنین هەیە بەپێی شەو ڕۆژە گۆڕە هەیە بەپێی کات ئەگۆڕێ مەسەلەن کاتی بۆ منە لە ئافرەتانە بەپێی کاتی سووری مانگانە ئەگۆڕێ لەبەرەوە پێویستە لەژێر ڕێنمایی پزیشکە ئەم پشکنینانە ئەنجام بدرێت. دکتۆر ڕاتچیە لەسەر کۆمەڵێک پشکنین کە ئێساکە جیازەکان لە بازاردا هەیە بۆ نوە جیازی شەکرە ڕەنگە لە ماڵەوە کەسێک بۆ خۆی شەکری وازام یەک ڕۆژیە شەکری خۆی ئەپێوێ یاخود ئەوە جیازی لێدانی دڵ و زەخت و کۆمەڵێک ئەجیزەی تر هەیە کە لەمە ئەمانە تا چەند ئەکرێ پشتیان پێ ببەسترێ یاخود ضرورە هەبنیان بە پێچوانە و ڕەنگەمە تۆ بەلا ڕێدا بێت. خۆی ئەمانە بۆ تشخیصکردنی بدایەتی نەخۆشی نابێت کەس بەکاری بێنێت چونکە لەوانەیە بەغەڵەتا بیبات. بەڵام ئەگەر کەسەکە پێشتر تشخیص کرا کە ئەمە شەکرەی هەیە یان ئەمە بەرزبوونەوەی پەستانی خوێنی هەیە ئەو کاتە ئەتوانێت بۆ ئەوەی کە هەموو ڕۆژێک نەچێت بۆ بنکەیەکی تەندروستی یان بۆ خەستەخانە ئەتوانێت لە ماڵەوەیەک لەو جیهازانەی هەبێت و نەک هەموو ڕۆژێکیش مانگی جارێک چێکی خۆی پێ بکاتەوە بە شەرتێک جیهازەکەی مەزبوط بێت یعنی کێشەیان نەبێت چونکە زۆر جار جیهازەکان لە ئەنجامی زۆر بەکارهێنان تێکەچن لەبەرەوە بۆ کەسانی کە نەخۆشیەکە بە درێژخایانی لەگەڵیانە ئەتوانن جیهازێکی بەو شێوەیان لە ماڵەوە هەبێت و بەکاری بێنن. زۆر باشە دکتۆر هەندێک نەخۆشیمان هەیە کە بە پشکنین تەشخیص نابێت ینی دیاری نابێت وەکو شەقیقە وەکو کۆڵۆن ئەمانە چۆن ئەتوانێت چی بکرێت ئەبێت هەموو پشکنێکی بۆ ئەنجام بدرێت کە هیچ دەرنەچوو دوجار پزیشکەتوانێت بڕیار با بڵێت کە ئەمە شەقیقەیەتی یاخود کۆڵۆنیەتی ئەمانە بەپی پسپۆری پزیشکەکان تەبان ئەگۆڕێت هەر نەخۆشیەک کە ئەچێتە لای پزیشکێک ئەگەر پزیشکەکە خۆی لەوانەیە لە مێشکی خۆیان بڵێت ئەمە لاوچی ئەو بەڵام هەنێ فحوساتی بۆ نێرێ ئەگەر ئەوە نەبوو ئەو کاتە قەرارەیە ئەڵێ ئەمە کاتە ئەم نەخۆشیەیە وەرمونە کۆڵۆن مەجموعەیەک پشکنینی بۆ ئەنێرێ خۆی فەحسی سەریری ئەکات ئەگەر ئەو شتانە نەبوو ئەو وەختە قەراری بۆ ئەدات بەڕاستیەوە بەپێی پسپۆری پزیشکەکان ئەگۆڕێت. زۆر باشە من دیسانەوە پرسیارێکی هەردەمێت تەکیدی لەسەر کەمەوە دەمەوێت یانی ئیتر شۆڕشێک هەبێت کللتورێک هەبێت خەڵکی لە پشکنین نەترسێت وەکو پزیشکێک پێت وایە چ ڕێکارێک بگیرێتە بەر وەروەها ڕێنمایی تەندروستیش بۆ ئەوەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لەسەر ساغی بچەند پشکنین بکەن چۆن ئەم کللتورە دروست بێت وەروەها ئەگەر ڕوون زیاتر ڕوونکردنەوەشکی لەسەر سوودەکانی ئەمە کە باسمان کرد نەخۆشیەکە زووتر چارەسەرەکرێت بۆ ئەوەی ئیتر بۆچی مناڵەکە مەسەن مناڵێکی 2 ساڵ دایکەکە لای ئاسایە بیبە بۆ پشکنی بەڵام بوو بە چواردە نایبایان بۆی ئیتر لە چواردەیان نەخۆش نەکەوێت مە پەروەردە بێتە داخل کا وەزارەتی تەندروستی لە ڕاستیە بێ وەزارەتی تەندروستی لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە خەڵک هۆشیار بکاتەوە بۆ ئەم شتانە چونکە تۆزێک لە ناو کۆمەڵگەی ئێمەیە هۆشیاری تەندروستی کەمە لەوانەیە خەڵکێک پێویستیشی بۆ پشکنینانە نەبێت هەموو مانگێت بڕا بیکات لەوانەیە کەسێک پێویستە بیکات قەت نەچێت لەبەرەوە ئەگەر لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن یان لە ڕێی سۆشیال میدیاوە وەزارەتی تەندروستی بتوانێت خەڵک هۆشیار بکاتەوە کە پێویستە چەند وەخت جارێک سەردانی پزیشک بکات بۆ دڵنیابوونەوە لە بارودۆخی تەندروستی خۆی لەبەرەوەی خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن و ئەگەر کەسێک نەخۆشیێکیشی هەبێت خوا نەخواستە ئەگەر لە بیدایەتەوە دەربکەوێت باشتر چارەسەرەکرێ و ئاسانتر چارەسەرەکرێ بۆ مناڵانیش طبعاً ئەبێت دایک دەورێکی زۆر سەرەکیە بینێ کە چاودێری مناڵەکەیەکە لە ڕووی گەشەوە لە ڕووی مێشکەوە لە ڕووی ئەم شتانەوە ئەگەر هاتوو زانی مەسەلەن مناڵەکەی کێشەیەکی تەندروستی هەیە زۆر ئاساییە سەردانی پزیشکی پێ بکات و ئەو وەختە پزیشکەکە ڕێنمایی ئەکات کە چی پێویستە بۆی بکرێت. بەڵام دکتۆرە زۆر جار ئەمە لە مناڵاندا کە ئەم کوتانی مانگانە و ساڵانەی هەیە دەبێت تەنها وەزن و باڵا و کێشی دەکرێت و کوتانێکی بۆ دەکرێت تر پشکنین هیچ پشکنینێکی تاقیگەی بۆ ئەنجام نادرێت ئەی ئەم دایکت چۆن بزانێت ئەم مناڵی کا کێشێکی تەندروستی هەیە چکە بەڕاستی بۆ تەنها پشکنینانە ئایا جۆرە نەخۆشیەک دەرەکە یاخود پزیشکێکی مناڵان تەنها مناڵێک ببینێت بۆ حاڵەتە دەرەکەوێت ئەوانەی کە لە کاتی کوتانەکانە ئەکرێت کێش و باڵا لەگەڵ کوتانەکان ئەوە لەجێی خۆی کێش و باڵا ئەگەر مناڵەکە کێشێکی هەبێت لە گەشەیە ئەو وەختە ئاماژەی پێدەن و ڕێنماییەکەم بچێ بۆ لای پزیشکێک ئەمە لەم حاڵەتەیە زۆر جار لە بنکە تەندروستیەکان پزیشکی مناڵانی لێیە یعنی یەکێک لە ڕێگەکانیان ئەوەیە کە مناڵەکە ببرێتە لای پزیشکەکە لەوانەشە لێی نەبێت بەڵام و کاتە دایکەکەی خۆی ئەتوانێت چاودێری مناڵەکەی بکە بزانێ ئایا ئەم مناڵە هیچ کێشەیەکی هەیە هەتاوەکو بیبا سەردانی پزیشکی پێ بکە بە تایبەتی لە مناڵە ئەگەر کێشەیەک هەبێت لە نەقسی هەر شتێکە لە پەیوەندی بە گەشەیەوە ئەبێت لە گەشەیە دەرەکەوێت یا لە ئاستی زیرەکی مناڵەکەیە دەرەکەوێت لەبەرەوە دایکەکە دەوری سەرەکیە بینێ لەوەی کە چاودێری مناڵەکەی بکات.
زۆر باشە کەواتە پێشتریش باسی لەوە کرد کە بەپێی تەمەنەکان پشکنینەکان جیاوازیانێ لە چ کاتێکا پشکنین بکرێت بەڵام قسەیەک زۆر باوە کە دەوترێت 6 مانگجارێ پشکنین بۆ خۆ ئەنجام بێ باشە کەواتە ئەم وتەیە تا چەند ڕاستە ئەمە زیاتر و کوتم بۆ بەپی تەمەنەکانە گۆڕێ بۆ تەمەنی سەر و 45 ساڵ لە ساڵێکا یەک جار بەسە ئەو کەسە بڕات پشکنین بکات چکە بەڕاستی پێویست ناکە ئەم هەموو کولفەیەش لەسەر خۆی دروست بکە تەمەنەکانی تریش باسمان کرد بەپێی ساڵەکانە گۆڕێ بەڵام ئەگەر کەسەکە بۆ نمونە نەخۆشیەکی درێژخایانی توش بووە تەشخیص بووە بۆ چاودێریکردنی خۆی بۆی بزانێت ئایا چارەسەرەکان تەسیر تێکات باشە ئەوە لەو کاتانەیە پێویستە هیچ نەبێت لە ساڵێکا دوو جار سەردانی پزیشکە تایبەتەکەی خۆی بکات و چاودێری بکات زۆر باشە دکتۆر خان دەرفەتمان زۆر نەماوە دەمەوەکو کۆتا پرسیار ئەوە بپرسم ئاستی باڵێن کوالێتی بەرز و وەروەها پێشکەوتنی جیازەکانی پشکنین بەگشتی لە هێرێمی کوردستان وەکو پزیشکێکی پسپۆری بواری خوێن کە ڕۆژانە پشکنین دەنێریت و بۆ دێتەوە شکر خۆوەزەمان باشە لە ئەجیزە و با بڵێن کوالێتی بەرزی پشکنی لە هێرێمی کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە سوپاس بخوا ئێستا بەهۆی ئەم هەموو نەخۆشخانانەی کە هەیە زۆربیان پێشکەوتوترین ئامێری پشکنینیان هەیە و ئەو کەسانشی کە ئیشی لەسەر پشکینەکان لە هەرێمی کوردستان نەکرێت گەر کەسێک بیوەیان ئەو نەجیزەکان پێش زۆربەی پشکینەکانەکرێت لەوانەیە پشکینێکی زۆر دەگمەن کە پەیوەندی بە جیناتەوە بێ بەڕاستی من نازان لە هەموو تاقیگەکانە چی ئەکرێ و چی ناکرێت بەڵام لەوانەیە پشکینێکی زۆر دەگمەن کە پەیوەندی بە جیناتەوە هەبێت لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرێت گینا بە شێوەیەکی گشتی بەڵێ زۆربەی پشکینەکان ئەنجام نەدرێت بەڵێ زۆر سپاس بۆ بڕێز خات و دکتۆرە خەدیجە بەرزنجی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تاوی زانیاریەکانت سپاس بۆ ئێوە وڵای بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان سەرتاش دەچینە پارێزگای هەڵەبجە و پەیامنێرمان سامان فەتاح وەردەگرین. سامان سڵاوت لێ بێم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکی ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە چییە؟ فەرموو. بەڵە شەیدا سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە من ئێستا لە بارگای لە قیدوی خوشکانی ڕێکخراوی لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە دیارە لێرە ماوەی مانگێکە خولێکی درومانیان کردوێتەوە بۆ ژمارەیەک لە ئافرەتان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان کە لێرەدا بە وەک شێوازێکی سەرەتایی خولەکە بەڕێوە چۆن لایەن کەسانی شارەزاوە ئێستا خولەکە کۆتایی هاتووە ئەمە کۆتا ڕۆژەکە لێرەدا لە بارەکەی لێ خەڵات و بڕوانامەی ڕێزلێنان و بەشداربوون دەدرێت بۆ ژمارە ئافرەتە و ئەو دەرچوانی زانکۆ کە لێرە بەشداری ئەم خولیان کردوون بۆ زانیاری زیاتر دەچمەلای دادەنازنین دادنازن ئەگەر بێت ئێرەوە عەزیز نەبێ بزانم ئەم مەراسیمە چۆن بەڕێوە دەچێت چەند خۆشک وە دەرچووی زانکۆ بەشداریان تێدا کردو. بە ناوی خوای گەورە ئەمە لە ساڵانە خولی پیشەی یەکەینەوە بۆ خوشکانی دەڤەری هەڵەبجە وەک لە قیدوی ڕێکخراوی خوشکان ئەم خولە خۆشبەختانە بێبەرامبەر بوو خۆبەخشانە ڕاهێنەرەکە وانەکانی وتەوە و 20 خوشک تیادا بەشدار بوو کە زیاتر دەرچووی زانکۆ و پەیمانگاکان بوون و ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولەکە بوو ئاهەنگێکمان بۆ سازکردن و بڕوانامەی بەشداربوونمان بە سەرادا بەشکردن. خولەکە چۆن بوو کەسانی شارەزا خولەکان وتوەتەوە سوودیان بینیوە کەمێکی تریش بەشداربوویەک لە خولەکە وەرەگرن بەڵام کێ خولەکەی وتوەتەوە؟ خوشکێکی بەڕست خولەکەی وتۆتەوە خۆبەخشانە هەم خۆی چەند ساڵێکی زۆرە خەیاتە و هەم ئەزمموی زۆری وت هەیە لە وتنەوەی خولە و بڵین ئەمڕۆ بۆ مای 20 سعات کە خولەکەی وتۆتەوە بڵین 20 سعات بۆ کاتەکەی کەوتوێتیەوە زۆربەی شتە سەرەتاییەکان فێر بوون کە ئێستا بەشداروان ئەتوانن پێویستیەکانی خۆیان جێبەجێ بکەن لە خەیاتی و لە درومان و بڕین. ئەو خوشکاگەر بێت ئێرەوەکو بەشداربووە کشەیدا ئەمێ قسەی لەگەڵا بکەم زانم تا چەند سوودی بینیوە لەو خولی کە ڕێکخراوی خوشکان کردوێت ئێوە تا چەند زۆر سوودمان لێ بینیەوە بەڕاستی دەستخۆشی لە لقی خوشکانەکەم
لە سەرپەرشتیاری خولەکە لە مامۆستا بەڕێزەکەکەم زۆر ماندوو بوو پێمانەوە بەڕاستی مانگێکە زۆر هیلاک بۆ بەدەستمانەوە یعنی ئەوەنێ ئیسیفادەمان لێ کردەوە سوودمان لێبینی بێ ئیتر نازان بڵێم چی توان دواتر درومان بکەن بەڵێ ئەرەڵاشتی زۆر جوانمان هەمومان دووریوە و یعنی ئیتر ئەوە شتەکان بە چاو دیارە هەمومان کە دووریمانە و دەستخۆشی زۆر لە مامۆستاکەم کە مامۆستا سەمیرە بەڕاستی زۆر ماندوو زۆر بە جوانی فێری کردوین دەستخۆشی لێەکەم بەڵێ شێدا دیارە ئەم خولانە بۆ پەرەپێدان و پێشکەوتنی توانەکانی خانمان لێرە لەقی دوو ڕێکخراوی خوشکان زیاترگرنگی بەکردنەوەی خول و چالاکیە جۆرەکان لە بواری خوشکان دەدات و بەدەر لەوە توانم بڵێم کە ژمارەیەکیش لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان کە ماوەیەکی زۆرە خوێندنیان تاو کردووە دانەمەزراون بێبەشکراون لە دامەزراندن لێرە بەشداری ئەم جۆرە خولانەی ڕێکخراوی خوشکان دەکەن و ئەوانیش دواتر کە شارەزای و بابەتانە بوون کە ڕێکخراوی خوشکان دەیکەنەوە دواتر خۆیان دەتوانن لە ماڵەوە هەم وەک بژێویەکی ژیانی خۆیان هەم وەکو سەرقالبوونێکیش بۆەوەی کە لە ماڵەوە بە بەتاڵیدانە نیشن ئیسفادە و سوودی لەوەربگرن. زۆر باشە سامان بە حکومی پارێزگای هەڵەبجە زیاتر لە چەند هاوینە هەوارێکی هەیە بە دیاریکراویش هاوینەواری ئەحمەداوە و زەڵم و هەورامان و چاوک لەکانی گەرما بەرزبوونەتەوە ڕۆژانی هەینی و پێنجشەمان ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕوو دەکاتەوە ناوچەیە بارودۆخی ڕێگاوبانەکان چۆنە وەزعی سەرچاوە ئاویەکان کێشۆگرفتەکانی ئەوێ باسەوە دەکرێت ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی سەرچاوە ئاویەکان و کانیاوەکان زۆر کەمی کردووە. جیاواز لە ساڵانی ڕابردوو بە دڵنیاییەوە ئەمە وتەی لایەنە فەرمی و لایەنە پەیوەندیدارەکانەکە بەشێکی زۆری سەرچاوی ئاویەکانی ژەرزەوی و سەرزەویش کەمیان کردووە بە تایبەت کانیاوەکان وشکیان کردووە بە تایبەتتر دەراچەی سیروان کە بە ڕێژەیەکی زۆر لەبەرەوەی وڵاتی ئێران ئاوەکەی گل داوەتەوە بۆ دروستکردنی بەندا و بە ڕێژەیەکی زۆر ئەو ئاوە کەمی کردەوە بە شێوەیەکیش کاریگەری کردوتە سەر ئاوی خواردنەوە دابشکردنی ئاوی خواردنەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە لەبارەی ناوچە گەشتیاریەکانی شەوە بۆی فێنکی و دڵڕفێنی و جوانی ناوچەکانی هەورامان بە تایبەتی و ناوچە گەشتیاری ئاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەت ئاویناواری زەڵم هەفتانە نزیکەی 10,000 کە من ئەم ڕقەمم لە بەڕێوەبەراتی گەشتیاری گەشت و گوزاری هەڵەبجە وەرگرتووە هەفتانە 10,000 بۆ 15,000 گەشتیار ڕوو لە ئاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە دەکەن بە تایبەت گەشتیارانی پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان و باشوور و خواروی عێراق ڕێژەی زۆری ئەو کەسانی کە سەردانی ئاویناوارەکان دەکەن هاوڵاتی عەرەبن لە ئەو شوێنە دوورانەوە دێنە ئاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەڵام کە من لە ناویان نابووم کە من قسم لەگەڵاکردن ئەو گەشتیارانە گلەی و داواکاریەکان ئەوە بوو کە پێویستە خزمەتگوزاری زیاتر بۆ ئاویناوارەکان دابین بکرێ گلەی ئەوەیانە بوو کە ڕێگاکەی ڕێگایەکی خراپە و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان گەشت و گوزار هەستن بە باشکردن و چاکردنی ئەو ڕێگایی کە دەچێت ئاویناواری ئەحمەداوە و زەڵم بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئاستەنگ و ناڕەحەتی نەبنەوەکە ساڵانە لەم وەرزەدا فشارێکی زۆر لە سەر ئاویناوارەکان هەیە ژمارەیەکی زۆر وڵاتی سەردانیەوە ئاویناواران دەکەن بۆ ئەوەی کە ناوچەیەکی فێنکە لە ڕووی کەشوەوە سروشتێکی جوانیشی هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان سامان فەتاح سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دەچینە سلێمانی و پەیامنەرمان ڕامیار وەردەگرین ڕامیار سڵاو دلێ بێوم کاتت باش زانیاری لای تۆ چییە فەرموو دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی و بە تایبەتتر لە ڕێکخراوی سۆمای چاوان لە شاری سلێمانی هاوکاریەکی مادی بەسەر مناڵانی بێباودا دابەش دەکرێت دیارە هاوکاریەکە لەلایەن بەشی خێرخوازی کۆمپانیای خێوانەوە دابین کراوەوە بەسەر 270 مناڵە دابەشەکرێت دیارە لە ماوەی ڕابردووە ڕێکخراوی سۆمای چاوان جگە لەو خولانەی کە بۆ ڕاهێنان و پێگەیاندنی مناڵانی بێباو کردویانەتەوە هەڵبەتە هاوکاریەکانیشان بەردەوامی هەبووە بە تایبەت ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا ینی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی دابینکردنی جلوبەرگەوە هاوکاریەکی ئەجگار زۆری مناڵانی بێباوکیان کردووە لە هەمان کاتدا مانگانەش بەشێکی زۆر لە مناڵانەوەی کەم بزانام 300 منداڵ کەفالەت کراوە لەلایەن خێرخوازانەوە موچەی مانگانەیان پێدەدرێت لە کاتی خۆیان هەموو مانگێک لێرە موچەکان جیاوازن بە پێیەوەی کە خێرخوازەکان چۆن کەفالەتی ئەو مناڵانەیان کردووە دیارە ئەمڕۆ دوای کەمێکی دیکە بڕیار وایە 270 مناڵ هاوکاری مادی بکرێن
کە بڕێکی دیاریکراوە گونجاوە بە تایبەت بۆ پێش جەژن بۆی کە خانەوادەکانیان بتوانن کەلوپەلی جەژنی پێ بکڕن لەلایەن بەشی خێرخوازی کۆمپانیای قەیوانەوە بۆیان دابین کراوە دەچمە لای بەیانخان بۆی کە بزانین زانیاری چی لەسەر دابشکردنی هاوکاریەکە بەیانخان جەنابە بەرپرسی ڕێکخراوی سۆمای چاوانی لەقی سلێمانی زانیاری چی هەیە لەسەر دابشکردنی هاوکاریەکە و چۆن دابەشەکرێ کێدا بەشیەکە بەڵێ ئەمڕۆ سۆمای چاوان بە هاوکاری کۆمپانیای قەیوان هەڵەسین بە دابشکردنی هاوکاری بەسەر 270 لە مناڵی بێباوکدا ئەم هاوکاریە دیارە بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنەوەیە بۆ ئەوەی کە پێداویستەکانی جەژنی پێ دابین بکەن لە ڕاستیە پێداویستی جەژن بە بڕێ پارە تەواو نابێت چکە خانەوادەی ئێستا مەسروفاتی ڕۆژانەیان زۆرە لەبەرەوە کۆمپانیای قەیوان دەستخۆشیان لەکەین کە بۆم جەژنە ئەو بڕەپارەیە کە بۆ هەر مناڵێک 150,000 دابین کردووە ئەیانین پێیان و بۆ ئەوەی کە پێداویستی جەژنی پێ تەواوکەن ئێمە سوپاسیانەکەین لێرە دەستخۆشیان لەکەین بە تایبەتی چونکە هەموو کاتێک دەستیان درێژکرەوە بۆ مناڵی بێباوک و بۆ خانەوادەی هەژاران زۆر سوپاسیانەکەین لەمای ڕابردووە مەسەلەن چەند مناڵ لای ئێوە سوودمەند بوون ئەوانەی کە بەردەوام هاوکاریەکرێن مانگانە بێت یاخود کەلوپەل بێت بەسەریانەدا باشکراوە ئەو مناڵانی کە لای ئێوەن ژمارەیان چەندێکە و چەند مناڵ هاتوون کە نەتانتوانیوە وەریان بگرن لەبەر زۆری ڕێژەی مناڵەکە ئێمە دیارە سۆمای چاوان توانیمانە 500 مناڵ لەخۆ بگرین ئەو 500 مناڵە تەنها بە پارە هاوکاریان ناکەین ئێمە کە ئەو مناڵانە وەرەگرین ئەبێ حسابی ئەوە بکەین کە هەموو پێداویستەکانی ژیانیان بۆ جێبەجێ بکەین ئەگەر کەمیش بێ لە ڕاستی ئەو 500 مناڵە ئێمە توانیمانە مانگانە هەر موچەی مانگانیان بۆ دابین بکەین لە ڕێی خێرخوازانەوە بۆ هەر مناڵە کەمترینیان 50,000 و زیاتریشیان $200 یعنی بە پێی باری بژێوی خێزانەکە دابەشمان کردووە ئەوە نییە بڵێ هەموو مناڵێک 50,000 نا خانەوادەی وامان هەیە کرێچیە نەخۆشی هەیە مناڵی هەیە نەخۆشی خەسخانەی هیوایە لەو بابەتانەمان زۆر زۆرە لەبەرەوە یامانە بە کافی لەگیان خێرخوازێک کە ئەو بڕەپارە زۆری ئەیاتێ خۆتان و مناڵانە بە خێرخوازەکانە ناسێن بەڵێ ئێمە خۆمان پێیانە ناسین چکە ئێمە خۆمان ماڵ بە ماڵ سەردانی ماڵەکانەکەین لە نزیکەوە ئەیان بینین نەخۆشەکانیان ئەبینین باری بژێوی ژیانیان ئەبینین لەو حاڵەتە ئێمە ئەبێت جیاکاری بکەین لە نێوان خانەوادەیەک و خانەوادەیەک ترە یعنی ئەم جاکارێ بۆ بەرەو پێشچوونی هەم کاری خۆمان و هەم باری بژێوی ئەو خێزانانەیە ناکرێتەوە 50,000 بە ماڵێک کە کرێچیە کە نەخۆشی هەیە کە لە هەمان کاتە هیچ سەرچاوێکی بژێوی نییە مناڵێکیش هەیە سواز بۆ خۆی گەورە هیچ 50,000ەکە بۆ ئەو زۆر باشە لەوانەیە کرێچی نەبێ نەخۆش نەبێ کەسی تر هەبێ هاوکاری بکە ئەم جیاکاری ئەکەین ئێمە لە هەمان کاتیشە ئێمە چۆن نەزانین ژیان بەردەوامە مردنیش هەر بەردەوامە ڕۆژانە خەڵکەمرێ و مناڵ بێ باوکە بێ ئەو مناڵانی بێ باوکە بن ڕاین ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەکەن یانە لای ئێمە ناویانە نووسی ناوەکان دانین ئەگەر لە کاتێکە خێرخواسە بوو بانیانەکەین و هاوکاریانەکەین ئەگەر نەش بوو یعنی لە هەوڵین ئێمە سواز بۆ خۆی گەورە نەوەستاوین سەردانی هەموو ئەو شوێناناکەین کە دەستی یارمەتی بۆ مناڵی بێ باوک درێژەکەن چکە زۆر هەن سواز بۆ خۆی گەورە ئەوەی کە نایەتە ناو کۆمەلگا نازانین لەوانەیە من لە ماڵە دانیشم بڵێم وەڵا فەقیر زۆرە و دەوڵەمەنی زۆرە بەڵام دەوڵەمەند لا لە فەقیر ناکات بەڵام ئێمە وەکو ڕێکخراو ئەزانین خەڵکی خێرەمەند زۆرە بەڵام ئەبێ ئەو خێرەمەندا وا قەناعەت پێ بکەیت کە ئەم کەسە پێی ئەشێت یعنی من خێرەمەندی وا ناسمەڵێ من قەناعەت ناکەم ئەو کەسی کە بۆ نمونە من خۆمە ئێمێ پێی هین بێت بڵێ بۆ نمونە پێی بشێت یعنی بەڵام ئێمە خۆمان چکە سەردانیەک بەیەکی ماڵەکانەکەین لە هەمان کاتیشە ینی بە ئەمانەتەوە ئەمانەتی ئەو خەڵکاگەین ئەوە نییە بڵێ ئەمە ئەناسین یا خۆت ئەمە کەسێکم بۆ منە بە شێوازێکە نە ئێمە هەموو ئەوانی کە لای ئێمەن و کە هەم خێرخوازەکان و هەم مناڵە بێ باوکەکان ینی حەدێکمان بۆ داناوە نەمان هێشتووە هیچ مشکیلە و ینی خوانەخواستە نقصانێکی تێبکەوێت لەبەرەوە ئەمانەتی خۆی گەورە قورسە بەڕاستی ئێمەش لەبەر خاتی خۆی گەورە ئەم کاراکەین ئەو ئەمانەتەیە وەکو خۆیەگەین سوپاس بۆ خۆی گەورە سوپاس دەکەم دەستخۆش بە زۆر سوپاس شم کری شارە تێ بە خولی هاوینەی سۆمای چاوانیش بکەم بەزەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم ئێمە خولی هاوی نەمان کردوتە بۆ مناڵە بێ باوکانە لە ڕاستیە مناڵ پێویستی بە وەرگرتنی زانستە خۆشمانەزین ساڵان ئەم چەند ساڵە خوێندن لە مەکتەبەکانە یعنی بەو شێوەیە نەبووە ئێمە خولی هاوی نەمان کردوتەوە بۆ 150 مناڵ لێرە خولەکەمان کردوتەوە کە ڕۆژی لە هەفتەیەکە 3 ڕۆژە 4 وانە 5 جوانە
ئەخوێنن و هاتوچۆ و مەسروفی خولەکەمی لە ئەستۆی خۆمانە لە ئەستۆی خێرخوازانە عنی هیچ مقابلێک و بەرامبەرێک لە مناڵ ناسەنین کە ئەمەش جێ دڵخۆشیە بەڕاستی کە توانیمانە لە هاوینە ئەو خولانە بکەینەوە بۆ ئەوەی ئەستی زانستی و مناڵانە بەرز بکەینەوە خولەکانیشمان دەرسەکانی مەکتەبە تەواویەکەین بۆ نمونە بیرکاریە زانستە عەرەبیە ئینگلیزیە لەگەڵەوەشتا دەرسی پەروەردەی و ئیتر قورئان و تەجویدێکیشان پێڵێن لەبەرەوەی کە ئەو مناڵانە پەروەردە بکرێن بێ دەستان خۆش بێ سپاس دەکەم بەڵێ دیارە ڕێکخراوی سۆمای چاوان ڕێکخراوێکی هەم پەروەردەییە هەم لە بواری خێرخوازیە ڕێکخراوێکی خازنەویستە هاوکاری مناڵانی بێباوکەکە بە تایبەت و داوا لە خێرخوازانیش دەکەن کە بەردەوام هاوکاری ئەم بکەن چونکە مانەوەی ڕێکخراوەکە و ینی هاوکاریکردنی مناڵەکان بەستراوە بە هاوکاریکردنی خێرخوازانەوە بۆیە داوا دەکەن بە تایبەتی لە جژنەکان هاوکاری زۆری مناڵانی بێباو بکەن چونکە هیچ سەرچاوەیەکی داراییان نییە تەنها هاوکاری خێرخوازان نەبێت بەڵێ شەیدا دەگەڕێمەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان سپاس بۆ تەواوی زانیاریەکانت وڵایزان دەچینە لای هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵ و لەگەڵمانە کاک جەلال سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لە دەڤەری گەرمیان لای تۆ چی دەگوزارێ؟ بەڵێ سڵاو لە ئێوە ئەم کاتتان باش دیارە لە درێژەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 4 پاش عەسر کۆنفرانسی ناوچەی ناوەندی چەمچەماڵ کە دیارە ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە 3 لق پێک هاتووە لقی چەمچەماڵ و لقی شۆڕش و لقی تەکیە بە بەشداری زیاتر لە 100 ئەندام کۆنفرانسی ناوخۆیی کە ئابێتە 5ەم کۆنفرانس دوای ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا کۆنفرانسی ناوخۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شاری کەرکووک و لە شاری سلێمانی و لە قەزای کەلار و لە ناوەندی تانجەڕۆژ بەڕێوە چوو ئەمڕۆ ناوەندی چەمچەماڵ ئەبێت بە 5ەم ناوەند دیارە کە کۆنفرانسی ناوخۆیی ڕێکخراوی قوتابیانی کوردستانی تێدا بەڕێوە ئاچێ وەک ئاماژەم پێکرد بڕیارە لە کۆنفرانسە ناوخۆیەکاندا زیاتر لە 100 ئەندام بەشدار بێ و جگە لەوەی کە ئامادەکاری ئەکرێ بۆ کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارە هەر ئەمڕۆ بەرپرسینەوەی ناوەندی چەمچەماڵ دیاری بکرێت و گفتوگۆ لەسەر کار و پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکرێت لە ئایندەدا و بە جۆرەی ڕێژەی بەشداربوو ڕێژەی ئەندامانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمڕۆ لە سنووری ناوەندی چەمچەماڵ دەستنیشانەکرێ خاڵێکی تر کە ئەمەوە قسەی تیا بکەم بڕیار بوو ئەمڕۆ مزگەوتی شەهید تاڵین بێدەری کە یەکێکە لە مزگەوتە هەرە گەورەکانی قەزای چەمچەماڵ لە گەڕەکی ئاسوودا پاش نوێژی عەسر بکرێتەوە و ئەفتیتاح بکرێت بەڵام بە بیانووی ئەوەی ئامادەکاری پێویستە کراوە مەراسیمەکە دواخرا بۆ ڕۆژی دووشەممە من قسەکەم لەسەر ئەوە نییە ئەمڕۆ یاخود دووشەم ئفتیتاحەکرێ ئەمەوێ ئاماژە بە خاڵێک بکەم لە ماوەی کەمتر لە 7 ساڵی ڕابردووە لە کاتی دروستبوونی قەیرانی داراییەوە تاکۆم ساتەی من قسەی تیاکەم لەلایەن خێرخوازان و ڕێکخراوە خێرخوازیەکانەوە لە سنووری بەڕێوبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ 59 مزگەوت لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە و لە ئێستادا لە سنووری بەڕێوبەرایەتیەکە زیاتر لە 185 مزگەوت بە سەنتەری قەزا و ناحیە و گوندەکان و ڕێگا خێراکانەوە بوونیان هەیە ئەوەی کە کراوە لە ماوەکانی ڕابردوودا تەنها لەسەر ئەرکی خێرخوازان بووە چ لە کاتی قەیرانی دارایی و چ لە پێش قەیرانی دارایی و خاڵێکی ترەمێ و قسەی تیا بکەم ئەوەیە کە پرۆسەی وەرگرتنی گەنم لە سایلۆی چەمچەماڵ بەردەوامە بۆ جوتیاران و بە جۆرەی ئەو زانیارانی من وەرم گرتووە ئەم ساڵ ئەو بڕی کە دیاری کراوە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە بۆ جوتیاران لە سایلۆی چەمچەماڵ 33,000 تەنە و تاکو ئێستا 7,000 تەن وەرگیراوە بۆ پێی هەموو گەنمێک وەرناگیرێت لە سایلۆ ئەو گەنمەی کە چۆنەڵی کە کوالێتی نزم بێ و لە فەحسا دەرنەچێ دەگەنڕێنرێتەوە و لەسەر ئاسی پارێزگای سلێمانیش کە 4 سایلۆوە دوو بنکە لە خۆ ئەگرێەوە تا بە پارێزگای هەڵەبجە و بە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینەوە بڕیارە لەم ساڵا بە بڕیارێکی وەزارەتی بازرگانی عێراق بڕی 155,000 تەن گەنم لە جوتیاران بگیرێت و سەبارەت بە کەشوهەوا کاکشوان ئەمڕۆ بەرزترین پلەی گەرما لە قەزای چەمچەماڵ 41 پلەیە و دیارە پلەکانی گەرما تاکو ڕۆژی دووشەم بەجێگیری ئەمێنێتەوە لە نێوان 41 بۆ 42 پلە تەنها لە ڕۆژی سێشەم تا پێنجشەمی ئایندا پلەکانی گەرما 2 تا 3 پلە بەرزەبنەوە کە لە نێوان 43 بۆ 45 پلەی سەدیدا دەبێت ئەمە کۆی زانێرەکان و لای من ئەگەر پرسیارێکی تایبەتتان نەبێ من ئەگەڕێمەوە لای ئێوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی بەڵێ ئازان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی زانستی دەکەین زیاتر توێژەران نووسەران خوێندکارانی زانکۆ لێکۆڵەران گرفتیان لەگەڵ ئەم بابەتە هەیە ئەویش بابەتێکە پێ دەوتێت کەمی
یان گرفتی کەمی سەرچاوی کوردی لە زانکۆکان لە ناوەندە زانستیەکانە کاتێک لێ کۆڵەرێک دەست دەوات بۆ هەر بابەتێک دەبینێ سەرچاوە بە زمانی شیرینی کوردی لەسەر ئەو بابەتە کەم نووسراوە ئەمە چ گرفتێک بۆ لێکۆڵەران و نووسەران دروزەکە یاخود بۆ ناوەندە ئەکادمیەکان بزانین ئەم گرفتە لە چێوە سەرچاوی گرتووە چۆن چارەسەر دەکرێت وەروە ئەم گرفتانە چ دەرئەنجامێکی دەبێت کەمی گرفتی سەرچاوی کوردی لە ناو زانکۆ و ناوەندە ئەکادمیەکان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە پاپێ جەمیل مامۆستای زانکۆ سلێمانی لە بەشی ڕاگەیاندنمان کردووە دکتۆرە خان زۆر بەخێر بێی زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەین ماندوومان کردی دکتۆرە خان هەر بەڕاستی گرفتی کەمی سەرچاوی کوردیمان هەیە لە ناوەندە زانکۆکانە بەڵێ طبعاً دیارە ئێمە چەندێک کتێبمان هەبێت چەندمان سەرچاوی زانستی هەبێ ئێشتا کەمە بە تایبەتی ئەو سەرچاوانەی کە زۆر تەرکیزن یاخود بەکار ئەهێنرێن بۆ توێژینەوەی زانستی تر توێژینەوەی زانستی بە کەلۆرۆز بێت یاخود ماستەر و دکتۆرا بێ یاخود بۆ ئەو توێژینەوانە بێت کە بۆ تەرقیات و بەرزکردنەوەی پلەی زانستی بەکارهێنرێ و بە تایبەتی نەبوونی سەرچاوی کوردی ئەوە ئاستەنگێکی زۆر گەورەیە بە تایبەتی بۆ خوێندکارانی دەرچووی زانکۆ چونکە ئەوان زیاتر لە ڕووی زمانەوە بڵین زیاتر بە تایبەتی زانستە مرۆڤایەتیەکان زیاتر سەرچاوی کوردیان پێویستە چونکە زۆرێک لە توێژینەوەکان توێژینەوەی بە کوردی ئەنووسرێ دیارە زۆربەی زۆری سەرچاوەکان بە زمانەکانی ترن بە زمانی عەرەبیە یاخود بە زمانی ئینگلیزی و بیانی بۆ شێوازە ئەمە بۆ بە گرفتێک دائیمەن کە ئێمە وەکو مامۆستا لە ئەوڵی چۆنەڵی وانەوتنەوە کە داوای راپۆرت یاخود هەچ سەرچاوەیەکی زانستی یاخود هەچ بابەتێک لە خوێندکارەکانەکەین یەکەم شت گرفتی سەرچاویان هەیە کە سەرچاویان دەست ناکەوێت ڕاستە ئێستا ئێمە گەر سێر بکەین بچینە ناو کتێبخانەکانمانەوە بچینە ناو ئێستا کتێبخانی ئەلکترۆنیش دروست بووە کۆمەڵە سەرچاوی زۆر هەیە ئەلکترۆنی بەڵام زیاتر ئەو بابەتانە بابەتێکی چۆنەڵی خۆیان ئەبینەوە لە خەونامە یان بابەتێکی زیاتر هۆنراوە و ئەدەبی و یاخود لەو بابەتە تەرفیهانەیە زیاتر واتە بابەتە سەرچاوە زانستیەکان کەمن بۆیە ئەمە گرفتێکی زۆری بۆ ئەوان دروست کردووە ئەمەش خۆی بینێتەوە لە چەند ڕوویەکەوە یعنی هۆکاری زۆرە یەکێک لەوانە نەبوونی زمانێکی ستانداردە یعنی ئێمە گەورەترین کێشە ئەوەیە کە زۆرێک لە نووسەرەکان هەریەکە و بە دیالکتێکی جیاواز مەسەلەن سەرچاو کوردیەکان مەبەستمە بە دیالکتی جیاواز ئەنووسرێ کە ئەمەش جارێکی تر ئەبێتە هۆکاری ئەوەی کە کەمی سەرچاوە هەبێت یەکێکتر لە هۆکارەکان بەڕاستی دروستبوونی ئەم خوێندنگەی مەسەلەن زیاتر بە زمانی ئینگلیزیە کە سێرەکەی زۆرێک لەم گەنجەکانمان بە تایبەتی کە ئێستا ئیتەوردەوردە ئەچنە ناو زانکۆوە سێرەکەیت ئەوان بە زمانێکی تر خوێندویانە بۆیە زەحمەتە جارێکی تر بتوانن بە زمانەکانی تر سوودی لێ ببینن واتە ئەوەی کە لە خوێندنگەیەکی ئینگلیزی بووە چۆنەڵی زەحمەتە بۆ ئەو کە بە سەرچاوێکی کوردی بنووسێ یاخود بە پێچوانەوە ئەوەی کە لە خوێندنگەی کوردیەوە هاتووە زەحمەتە بۆ ئەو بچێتە سەر زمانێکی تر بۆیە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە استفادە یاخود سوود لەو سەرچاوانە نەبینن هۆکاری تریشمان زۆرە بۆ نمونە ئێستا ئێمە خۆمان لە زانکۆی سلێمانیا چەندەها مامۆستا و خوێندکاری ماستەر و دکتۆرای تایە کە ساڵانە چەندەها توێژینەوەی زانستی هەیە بەڵام گەورەترین کێشە ئەوەیە کە چاپەمەنیەکانش بەڕاستی کتێبی زانستی چاپ ناکەن ئەوەی زیاتر احتیماماتیان بۆ بابەتە تەرفیهی و بەو بابەتانەیە کە چۆنەڵیت ئەوەی کە باسم کرد ئەدەبیاتە زیاتر تۆزە بزەبت ئەبێت عینوانەکە و بازاڕی بێ یاخود بە شازێک لە شێوازەکان زیاتر بیر لەواکەن و تیجاریانە بیر ئەەکەنەوە بۆیە گەورترین کێشەی ئێمەش لە نەمادیەکەیە بەڕاستی چونکە ئەو توێژەرە یاخود ئەو نووسری کتێبەش خۆی بۆ خۆی ناتوانێت ئەو هەموو کتێبە چاپ بکە لەوانەیە بتوانێت عەدەدێکی کەم لە حەدێکی کەمە ئەویش کە کەمە یعنی بۆ هەموو خوێندکاران بەردەست نابێ یعنی ئەم هۆکارانە وای کردووە کە سەرچاوی کوردی بەڕاستی کەم بێت زۆر باشەکەواتە دکتۆرە نەبوونی سەرچاوی کوردی یاخود تا ڕادەیە کەمبوونی سەرچاوی کوردی لە زانکۆکان چ کاریگەریەکی خراپ بکاتە سەر لایەنی بەشی زانستی قوتابی
بەڵێ طبعا دیارە بە تەکیید تۆ ئەو بابەتانی ئەوان ئیسناد دەکەنەوە سەر یاخود پشتی پێبەستن پێویستە سەرچاوی زانستیان لەبەردەسابێ لە نەبوونی سەرچاوی زانستیشە ئەوان کەم و کوڕی یاخود کەم و کورتی لە نووسینی بابەتەکانیانە دروست ئەبێ بە هۆکاری ئەوەی ئەچنە سەر بابەتێکی تر یاخود خۆی هەرچەنە ئەم لایەنە لایەنێکی باشیشە ئەگەر بێت و ڕووبکەنە تەرجمایە تا بچنە سەر بابەتی زانستی تر کە بە زمانی تر نووسراوە ئەمەش هۆکارێکە بۆ فێربوونی زمان و گەڕانیان بەسەر چۆنەڵی ئەو زانستی کە لە بە زمانی بیانی نووسراوە بەڵام زۆر جار بە تەرجمەی حرفی بەکاری ئەهێننەوە کە زۆر جار تۆ بابەتەکانیان ئەخوێنیتەوە هیچی لێ تێناگەی چونکە ئەوان لەو مستەوانین یاخود لەو مەرحەلەیانین بتوانن کتێبێک تەرجمە بکەن بۆیە ئەمەش جارێکترێ بێتە کەم و کوڕی بۆ نووسینەوەی ئەو بابەتێک ئەوان ویستویانە بینووسن لەمە ئەمە لایەنێکێتیکە کەم و کورتی دروستە بێ لە گەاندنی زانیاریەکە زۆر جار بە هەڵ زانیارەکە ئەگا لایەکی تری شەوانێ ئەگەر ئێمە سێر بکەین بەڕاستیەکەی زۆر سەرچاوی زانستیمان هەیە کە بەدەست ناگات واتە ئەوان زیاتر خوو ئەێنە ئێستا بۆ منە ویکیپیدیا یاخود هەندێک لەو چۆنەڵی سەرچاوە زانستیە ئەلکترۆنیانە کە زۆر جار ئەمانە معتەبەر نین واتە لەبەر بەردەوام ئەپدەیتە بێتەوە زانیاریەکانیان هەچ کەسێک بتوانێت بچێتە سەری ئەپدەیت ئەتوانێت دەستکاری بکە کە ئەمانش زۆر جار بە سەرچاوی ناڕاست یاخود ئەو سەرچاوانن کە زۆر احتیمادی زانستیان لەسەر نییە کە ئەمان زیاتر خوێندکارەکان ئەکەونە ئەو هەڵەیە و زیاتر پشتە بەسن بۆ سەرچاوە ناڕاستانە ئەمە جارێکتر کاریگەری نازانستیە بێ لەسەر بابەتەکان باشکەواتە کەمی و زۆری سەرچاوە زانستیەکان لە ناو زانکۆکاندا تا چەند هاوکاری پێشکەوتنی زانستیانی زانکۆکان دەکات. بە تەکید واتە تاوەکو ئێمە چەندێک کتێبخانەیەکی گەورەی زانستیمان هەبێت ئەلکترۆنی بێ یاخود وەرەقی بێ ئەمە زیاتر ئەو بوارە فراهەمەکا بۆ خوێندکار کە بتوانێت لە هەج بابەتێکە ئەو بێوێ زانیاری بەدەستبێنێت بچێتە سەری وە سوود لە بابەتەکەی ببینێ ئێمە ئەگەر بچین یاخود سەردانی ئەو زۆرێک لەو زانکۆیانەی کە گەورن بە تایبەتی زانکۆکانی میسر ئەگەر بیبینین سێرەکەین چەنەها فەرعی هەیە چەنەها بچیتە ناوەوە ناتوانانی بە ڕۆژ و دوو ڕۆژ بیتە دەرەوە ئەمەی سەرچاوی زانیاریتیایە کە ئەمە دەستەبەری زانیاریەکە بۆ خوێندکارەکانیان بەڵام ئێمە لە نەبوونی ئەم بابەتە بە تەکید کاریگەری زانستیە بێ و ئەو لایەنە زانستی کە ئەوانیانێ بەدەستی بێنن بە کرچ و کاڵی ئەگا بەدەستیان یاخود بە شێوازێکە کە نانتوان و حەقی تەواوەتی خۆی پێبن. زۆر باشە دکتۆرەخان یەک دوو بابەتەیە کە زۆر گرنگە بابەتێکیان کۆمەڵێک مازدەر یاخود سەرچاوی زانستی وەک باسمان کرد ئەوەی کە زانستە و کرێ سوودی لێوەرگرێ کە بە زمانی شیرینی کوردیش نووسراون بەڵام ڕەنگە لە ساڵی هەشتاکان یاخود کۆتایی هەفتا و هەشتا و نەوەتەکان چاپ کرابێ عەدەدێکی کەم بێ نەما بێتەوە یعنی ئەمە ئەرکی کێیە بووی گڕوتینێک باتەوە بە سەرچاوی زمانی کوردی ئەو هەموو کتێبە باشی نووسەرە گەورەکان دیسانەوە چاپ بکرێتەوە یاخود بە ئەلکترۆنی بخرێتە بەردەست ئەمە تا چەند کاریگەری دەبێت یاخود تا چەند گرینگە ئەم سەرچاوانە بێنەوە مەیدان. بەڵێ دیارە زۆر زەرورە بە تایبەتی لە بوارەکانی یاسایە یاخود بواری مێژووی کە ئێمە چەندێک لە ئێستاشا توێژینەوە بکەین هەر ئەبێ پشت بەستینەوە بۆ سەرچاوانی کە لە پێشترا باس کراوە چونکە تۆ ناکرێت یعنی بەو شێوازە باز هەڵی بەسەریانی واتە ئەوان سەرچاوە ڕستینەکەن یاخود سەرچاوە چۆنەڵی ڕستەنەکەن کە ئێمە ئەبێ جارێکی تر سوودی لێ ئەبینینەوە بەردەوام ڕاستە ئێستا ئێمە گەرسێری مەکتەبەکان بکەین بە تایبەتی عەرەبیەکان بەڕاستی من خۆم زۆر تووشی ئەو کێشەیە بووم کە ئەچی سێرەکەیت چەنەها ناونیشان هەیە بۆ یەک بابەت بەڵام کە لە ناوڕۆکە سێریەکەیتەوە هەر یەک بابەتە واتە بەس تەنها بەرگەکان گۆڕیوە و ناونیشانەکان تۆزێ دەستکاری کردووە لە ناوڕۆکە هەر بە هەمان شێوە دانراوەتەوە و هەر لە کوێ وەریان گرتووە لە سەرچاوە ڕەسەنەکەی پێشتر هێناویانە بەهبێ هیچ دەستکاریکردن و چۆنەڵی ئەپدەیتکردنەوەی معلوماتێک ئەمە زۆر کێشەیە ینی ئێمە زۆر ضرورە بەڕاستی ئەمە ئەرکی ناوەندی کتێبخانەکانە ئەوەی کە مەسەلەن لانی زانستی و هەروەها ئەو کەسانەی کە معنین بەوەی کە کتێبخانەکان بەڕێوە ئەبن بەڕاستی زۆر ئاگاداری ئەو بن کە توێژەر ینی چۆنەڵی بەلاڕێیان نەبرێ بە ناونیشانێکی جیاواز بەڵام لە ناوڕۆکە هەمان شتا زۆر ضرورە کە ئێمە کۆنتترۆلێک هەبێ بۆ چاپکردنەوەی کتێبەکان بۆ ئەوەی کە بزانرێ ئەم کتێبانە لە ناوڕۆکە چۆنە ئێمە هەر تەنها تایتڵەکە کاریگەری نەبێت لەسەر چاپکردنەوەی کتێبەکان و هەروەها ئەو کتێبانەش کە بەڕاستی سەرچاوی زۆر بەسوودن و ڕەسەنن ئەمانە زیاتر احتیمام پێبیرە عەدەدی زیاتری لێ بکرێت چونکە وەکو بەڕێزیشە باسە کرد ئێستا ینی کۆن بوون یاخود بە شێوازێک لە شێوازەکان بەردەست نابن بەهۆی ئەوەی کە
کە پێشتر عدەدێکی کەمی لێ بووە کەواتە ضرورە بەڕاستی بۆ ئەو ناوەندانی کە کتێب چاپەکەن و بە تایبەتی کتێبخانەی ناوەندی کتێبخانەی سلەیمانی بێ یاخود هەرێم نازام ئەوانی کە معنین بەڕاستی بە کتێبخانەکان زیاتر احتیمام بن بۆ کتێبانی کە سەرچاوی زانستین چونکە بەڕاستی ئێمە سەرچاوی زانستیمان کەمە. کەواتە دکتۆرە زانکۆ خۆی تا چەند دەتوانێت ڕۆڵی ئەوە ببینێت کە کتێبخانەکان دەوڵەمەند کا بە سەرچاوە زانستیەکان یاخود ئەو ڕێکارانە چین کە ئەبێ بگیرێنە بەر. بەڵێ دیارە کتێبخانەمان هەیە لە زانکۆی سلەیمانیا هەر مەسەلەن کۆلێژێک و کتێبخانی خۆی هەیە و لە هەمان کاتیشا کتێبخانێکی ناوەندی زانکۆییشمان هەیە بەڕاستیەکەی لە بەشەکانیش هەربوونی هەیە بەڵام ئەمە کافی نییە. واتە ئەمە ئێشتا هەر لە ژێر تمۆحی خوێندکارانان واتە ئەچیتە ناو کتێبخانەکانەوە لاوانەیە عەدەدێک دوو عەدەد هەبێت لەو کتێبە کە لەواچە ئێمە بەڕاستی گرفتی زۆری خوێندکارمان هەیە یعنی پۆلی وامان هەیە 50-60 خوێندکاری تایە ینی مەرحەلی وامان هەیە 120-130 خوێندکارە کەواتە تۆ چۆن ئەتوانی کە راپۆرتێگەی بە خوێندکارێک بتوانێت یاخود لە وانەیەکە کە تۆ عەدەدی کتێبەکان کەم بێت چۆن ئەوان ئەتوانن سوود ببیدن لەو ماوە کەمەیە بۆ بەدەستهێنانی زانیاری بۆ ئەو بابەتە بۆیە گرنگە زانکۆکان بەڕاستی زیاتر احتیمام بەو لایەنە بن دیارە بە هۆی کەمی هۆی ئەم قەیرانەی کە ئێستا ڕوبەڕوو بۆتەوە بەڕاستی و کەمی بابەتی ئابووری و ئەو بابەتانی کە ئێستا جمگەکانی هەموو کۆمەڵگەی گرتووە تۆ زانکۆش بە دەرنابێتەوە بەڵام پێویست احتیماماتی زیاتر و گەشەکردنێکی زیاتر بە ناوەندەکانی خوێندن و کتێبخانەکان زیاتر احتیمان پێبیرە. ئێوە خۆتان وەکو مامۆستایانی زانکۆ تا چەند لەم کاتانەیە کە خوێندکار گرتی کەمی سەرچاوی هەیە تا چەند ئێوە هاوکاریان دەکەن یارمەتی دەریانە بن. ڕاستەوە زیاتر ئێمە ئەو بابەتانی کە لە بەردەستمانەیە ئەو کتێبانی کە لە بەردەستمانەیە بەڕاستی ساڵانە ئین بە خوێندکاران بەس با من لێرە ئەوش باس بکەم بەڕاستی خوێندکاران کەم تەرخە من خۆم چەنەها کتێبم بەڕاستی فەوتاوە لەو ناوەندایەوە تا تۆ کتێب ئەی بە خوێندکاران بەڵام ئەوان ئیشەکەی خۆیانی پێکەن و دوای ئەوە دەسەکە و بەڕاستی ئیتر لەو بینەیە نابینرێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەفەوتێ بۆیە ئەمە بەڕاستی زۆر زەحمەتە لەسەر ئێمە بتوانین ئێمە خۆمان تا کتێبێکمان دەست کەوتووە بەڕاستی لە مەرحەلەی ماستەر دکتۆرا زۆر گەڕاوین زۆر هیلاک بووین ئێمە قدری ئەو کتێبە ئەزانین چۆن بەکارێنین ئەزانین چۆن سەرچاومان لێ بەدەستهێناوە بەس لەواچە خوێندکارێک کە بەتایبەتی لە مەرحەلەی بەکەلۆرۆسە ئەوان هەست بۆ گرنگیە ناکەن بۆ احتیمامە ناکەن بۆیە ئەمە هیوادارم لێرە وەکو چۆنەڵی پەیامێکیش بە بۆ خوێندکاران هەست و بەو گرنگیە بکەن کە کتێبێک چەند بە زەحمەتی ئەگاتە دەست مثلەن ئەو کەسانە کە بتوانن سوودی لێ ببینن هیوادارم ئەوانش بتوانن هەست بەو بەهای کتێبە بکەن و بیپارێزن چونکە هەر ئەوان نین خەڵکانێکی تری دوای ئەوانش سوود لەم بابەتە بینن کە لە دوجارە ئەو بابەتی کە بەدەست ئەهێنرێ ئەمە هەر تەنها قسەکردنێک نییە ئێمە کە سەرچاوێکی زانستی بەکارهێنین بۆ توێژینەوەیەک تەنها هەو بزانین کە کەلیماتە و ڕیزیەکەین بەڵکو ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە کێشەیەکی توێژینەوەی پێحیل بکەین یاخود گریمانەیەکی پێساخ بکەینەوە کە دوجار سوودی هەیە بۆ هەم ناوەندە زانستیەکە هەم بۆ لایەنە مرۆیەکە هەم بۆ بازاڕی کاریش واتە تۆ کتێبێک خوێن تۆ زیاتر کتێب خوێندنەوەیەک واتە گەر تۆ بتوانین لە ساڵێکا دوو کتێب خوێنیتەوە وەکو وایە لە ماوەی ساڵەکە تۆ چەنەها دەورات و دنیا گەڕا بێتیت و چەنەها بەرنامە و گوێ لێگرتن بێ واتە بە پێی توێژینەوەکان دەرکەوتووە خوێندنەوەی سەرچاوەیەک بەرامبەرە بە 1000 پەیام کە تۆ لە ناوەندەکانی تر یاخود لە دەستگا بەدەستهێنانی چۆنەڵی سەرچاوەکانی ترۆ بەدەستهێناوە کەواتە ئەوە دەرکەوتووە کە تۆ یەکێک بتوانێت یعنی یاخود بیەوێ ڕۆشنبیر بێ لە خوێندنەوەی کتێب بۆ ڕۆشنبیرە بێ نەک تەنها گوێگرتن چکە حاسەی مرۆڤ واتە هەستەوەرەکانی مرۆڤ لە ڕووی گوێگرتنەوەیە ئەوە بەهێز نییە بەڵکو بینین بەهێزترا واتە هەستی بینین بەهێزترە بۆیە ئەمە زیاتر ئەچێتە ناخی ئێمە و زیاتر لە پەیامەکان تێگەین زیاتر ئافاقی برکردنەوەمان فراوانە وەک لەوەی کە ئێمە تەنها گوێ لە بابەتەکانە گرین دوای ئەوە بابەتەکانمان بیر ئەچێتەوە. ببوورە خوێندکاران ناتوان سوود لە توێژینەوەکانی پێشووی خوێندکارانی خۆیان وەربگرن؟ بەتەکید ئەتوانن سوودی لێ ببینن بەڵام ئەمە نابێ بیکەن بە سەرچاوەیەکی زانستی چونکە دوجار ئەویش خوێندکارێک دروستی کردووە یاخود نووسیوێتی کە لەو ئاستەیان نبووە کە بەڕاستی احتیمادی بکرێتە سەر چونکە زۆر جار ئەو بابەتە تەنها کۆپی پێیستێکە واتە بەس تەنها هێناوێتی ئێمە خۆمان بەڕاستی ئەم 1-2 ساڵە ئەبێ واقعی خۆمان لە بەرچاو بێکە بەهۆی کۆرۆنا و بەهۆی ئەوەی کە ئێمە زیاتر بە ئەلکترۆنی بابەتەکانمان چۆنەڵی لە نێوان خوێندکار و مامۆستایە گەیان
دووە زۆر جار چاوپۆشیمان کردو لە خوێندکار بەڕاستیەکەی لە هەندێک ڕۆ چونکە زۆربەی ئەو خوێندکارانە شوێنیان دوور بووە زانیمانە کە ناتوان بگەن بە هەموو شوێنێک و هەموو سەرچاوەکان بەدەست بگە بۆیە زۆر جار ئێمە بە چۆنەڵی چاوپۆشیمان لێ کردووە ئەوەی لە تموحی ئێمە بۆ بەڕاستی کە نەژگەشتۆ پێمان بەڵام ئێمە چاوپۆشیمان لەوە کردووە بۆیە ناکرێ خوێندکارێکی تر بێت ئەم بابەتە بکا بە سەرچاوەیەکی زانستی و احتیمادێکی کولی لەسەر بێ بۆیە گرنگە بچێتۆ سەر ئەو کتێبانەی کە زانستین یاخود ئەتوانن سوود لە نامەی ماستەر و دکتۆراکان ببینن بەڕاستی چونکە ئەو بە چەند فلتەرێک ئەسە بابەتەکی تریشەیە زۆر ینی ئێمە هەمیشە گرفتی زمانی لە زمانی کوردی وەکو هیچەوە گرفتی زمانی ستاندەرمانەوەوانە هەتا ئەسە بۆ بە نوکتەشە چەند بۆ شوێنێک بۆ ئیش ئەڵێ ئینگلیزی ئەزانی و نازانم فەڕەنسی ئەزانی ئەڵێ ئەی جگەر خوێن و نازانم مەولەوی و ئەحمەی خاینتان بۆ پێلەبەر کردی زۆر جارە بینی لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکان لە زانکۆی سلێمانی لە زانکۆی سەلاحەدین زۆنکەی وکانی کوردستان بەگشتی کاتێک نامەیەک ئەتڕۆحەیەکی دکتۆرا نامەیەکی ماجستێر دەنووسێ یانێت کۆمەڵێک بەشی دیاریکراونەوەی بە زمانی شیرینی کوردی نووسن هەمووی بە زمانی یا ئینگلیزیە یا عەرەبیانی بۆچی فەرز ناکرێت لە هەرێمی کوردستان کە سیستەم خوێندن کوردیە هیچ بە زمانی کوردی ئەو مەزدەرانە بنووسن تۆ ساڵانە چەند نامی دکتۆرا هەبێت چەند ماستەربێت چەند گرینگەمانە بە کوردی بنووسن سەرچاوە زیاد نابێ ئەمانە ینی فەرز بکرێ بووی یعنی نازانم من ئامارێک ملانێ بەس دڵیام لایەوە هەیە ساڵانە چەند دکتۆرایەک ڕەنگە وەربگیرە یان چەند ماستێرێک بەڵێ ڕاستە ئێمە طبعاً پێشتر کێشەی ئەوەمان هەبوو بەڕاستی وەکو زانستی مرۆڤاتی ئەوە هیچ کولێ زانستیەکان زیاتر بە ئینگلیزیە نووسن بە حکمی ئەوەی کە ئەوان مستەڵحاتەکانیان زیاتر ئینگلیزیە و زۆربەی زۆری سەرچاوەکانیان ئینگلیزیە و یعنی چۆنەڵی بابەتەکە بابەتێکی زانستی سرفە و بۆ خەڵکانێکی چۆنەڵی نخبۆ و بۆ ئەوەیە بەڵام زانستە مرۆڤاتیەکان لەبەروی بابەتەکە هەم سوودی هەیە بۆ لایانی زانستی هەم بۆ لایانی مرۆیی هەم بۆ لایانی ئەکادمی هەم جۆرێکی تریشە لەو چۆنەڵی پێشنیار و ڕاستپاردانی کە لە دوای توێژینەوەکە ئەنووسرێ بە تایبەتی ئێمە وەکو بەشی ڕاگەاندن کە دەستگا میدیاکان ئەتوانرێت سوودی لێ ببینرێ بۆیە گرنگە بە زمانی کوردی بنووسرێ بەڵام من خۆم بڵێن لە کاتی نووسینی ماستەرەکەمە بە عەرەبی نووسیمان بەڕاستی لەبەرەوەی ئێمە لەو کاتەیە مامۆستامان نەبوو واتە مامۆستاکانمان لە بەغاوە ئەهاتن کە ئیتر تۆ مشرفەکە و عەرەب بوو ئەو کاتە فەرزە بوو لەسەر کە تۆش بە عەرەبی بنووسی بەڵام ئەمە چەند ساڵێکە خۆشبەختانە زۆربەی زۆری ئەو توێژینەوانی کە ئەنووسرێ بە کوردی ئەنووسرێ چونکە ئێستا چۆن ئەڵێیت هەمانە یعنی کادری ئەکادمیمان هەیە کە لەو ئاستەیان سەرپەرشتیاری نامی ماستەر دکتۆراکانەکەن و بە کوردیش ئەنووسرێ و زۆربەی زۆری ئەوەی کە من ئاگادارم هەمووی بە کوردیە چاپیش بکرێت ینی خراپ نییە ئەگەر بڵاو بکرێتەوە هەنیز بۆی خوێندکار دەستی پێ بگات بەتەکید ئێمە هەوڵمان ناوە یعنی وەکو توێژەرەکان خۆیان لە زۆرێک لەو چۆنەڵی پێیجە ئەلکترۆنیانە بڵاومان کردوتەوە زانکۆش خۆی پێشتر لە بەشی ئایتی بەشێکی هەبوو بەڕاستی بەشی ماستەر و دکتۆرا کە لەویا بڵاوی کردوتەوە زۆربەی زۆری نامی ماستەر و دکتۆراکان لە سایتی زانکۆی سلێمانی بوونی هەیە کەواتە دکتۆرە فێربوونی زمانی دووەم و سێم بۆ خوێندکار تا چەند هاوکاری دەبێت لە بەردەستبوونی سەرچاوی زانستی بەتەکید زۆر گرنگە بەتەکید بە تایبەتی زمانی عەرەبی ئێمە بڵین و نەڵێن بۆ مەسەلەن بابەتە چۆنەڵی ئینسانیەکان باس دەکەم کە زمانی عەرەبی زۆر گرنگە چونکە زۆربەی زۆری سەرچاوەکان بەڕاستی بە عەرەبیە ئێمە ناتوانین ینی چۆنەڵی نکۆڵی لەوە بکەین و دیارە زمانی ئینگلیزیش بە تەکید یعنی ئەوە زمانێکی جیهانیە و کە تۆ بە زانینی زمانەکە ئەوە کاتە سەرچاوێکی زۆری زانستی و بەردەستە و ئەتوانی سوودێکی باشی لێ ببینی و یعنی هەتا ئینسان زمان بزانێ ئەڵێن ئەوە ئینسانی هەتا چەند زمان بزانی ئەوە ئینسانی بۆیە ئافاقی برکردنەوەت ئەگۆڕێ شێوازی ینی چۆنەڵی تێڕوانینی بۆ بابەتەکە و لە هەمان کاتیشا تۆ ئەتوانی هەم تۆ جارێکی تر سوود بگەێنیتەوە ئێستا ئێمە زۆرێکمان هەیە خۆشبەختانە لە مامۆسانی زانکۆ کە بە زمانی بیانی ئەنووسن و بۆ تا سەرچاوەیەکیش بۆ ئەو توێژەرانەی کە بیانین و ئەوانی جارێکی سەرچاو کوردەکانیان بەکارهێناوەتەوە کەواتە ئەم ئاڵوگۆڕی چۆنەڵی زانستیە چۆنەڵی مەجالێکی فراوانە مەجالێکی باشە کە بتوانێت هەم توێژەر هەم کەسانی تریش سوودمەند بنواتە دوولایانەیە زۆر باشە بەس هەر کاتە باس لە تەرجمەکرایەسە مەسەن لە زمانی عەرەبی لە زمانی فارسی لە زمانی تورکیە لەم سێ وڵاتی دراوسێمان
ینی سێرچکە بۆ تازەترین کتێبی ڕۆژ بۆ کۆنتترین کتێبی ڕۆژیش ڕاستەخۆ تەرجمەکەی هەیە ینی هەمان مەزدەر بە عەربی بێ بە فارسی بە تورکی من خۆم هەر بۆ تاقیکردنەوە گەڕاوین ینی لەوێ ئەمان ناوەندی ئەکادیمیان هەیە کە هەر کتێبێکی ڕۆژ دەرەچێت بە هەر زمانێک بێ لە هەر بوارێک بێ ڕاستەخۆ تەرجمەیەکەن ینی چەند گرینگە ئەم کتێبانە تەرجمە بکرێت لە پاڵەوە شاخۆمان لێ کوڵم بچوە زۆرجار ڕەنگە کابرا لەسەر دەشتی شارەزور بنووسێ تەماتەی شارەزور بنووسێ ئێمە مەزدەر ئینگلیزی چ سوودێک بەو دەگەێنێ یاخود ینی هەردوو لایەنەکەیە چ لە ناوخۆ چەند گرینگە زیاتر بنووسین چ ئەو تەرجمانەش کە هەچی مەزدەر هەیە بە کوردی هەبێت ینی ناوەندێک هەبێت کتێب بەس بکاتەوە بە کوردی. بەتەکی زۆر گرنگە چونکە ئێمە ناکرێت تەنها ئەعتیمادمان لەسەر نووسەرە کوردەکان بێ گرنگە وەکو باسم کرد ئێمە سوود لەو توانایی ئەو کەسانی کە بە بیانی بەڕاستی ئەنووسن و کەسانی ترن کە ئەوان لە مەرحەلەیەکی تران ئێمە ئەبێ ئەومان لە بەرچاو بێ کە چۆنەڵی لە ڕووی مرۆڤایەتی و ئێمە بە چەند قۆناغێک کاتیاپەڕیوین لەواچێت ئێمە لەم ینی لەم چۆنەڵی ئەم منتیقانی ئێمە زیاتر بەهۆی شەڕ و شۆڕ و بەهۆی هەندێک لە کێشەکانە نەمانتوانی بێ بە تەواوەتی بە هەموو مەراحلەکانی خۆمان بە شێوازێکی تەندروست تێپەڕی بێتین بەڵام لەواچێت لە وڵاتێکی تراکە ئەو نەکێشەی جەنگی نەبوو بێ ئەوان توانیویانە سوود لە پێشکەوتنەکان ببینن بۆیە تێگەیشتون لە پێشکەوتنەکان و ئەتوانن ئەدای پێشکەوتنەکان بکەن و ئەو بەرهەمەی کە بەدەستیانەوە تا ئەوان زیاتر بەرهەمهێن بنەوەکوم بەکارهێن ئێمە بەداخۆ زیاتر بەکارهێنین چونکە زۆربەی زۆری ئەو پێشکەوتانی کە بەدەست ئێمە هاتووە ئێمە چینەتە سەر حازری واتە خۆمان بەرهەممان نەهێناوە بۆیە زۆر جار لەواچێت لە شێوازی بەکارهێنانەکە ئێمە نەتوانین بە تەواوەتی سوودێکی چۆنەڵی وەهامان بینی بێڵێ بۆیە زۆر گرنگە ئێمە سوود لە تەجروبەی ئەوانیش ببینین بۆ ئەوەی کە تەجروبەی ئەوان بێتە هەم ئایدیایەک بۆ ئێمە هەم کاردانوەیەکی هیزری لەسەر ئێمە دروست بکە ئێمە بتوانین لە داهاتووە ئەگەر وەک ئەوانیش بیر نەکەینەوە هیچ نەبێ سوود لە بەرهەمەکانی ئەوان ببینین. دکتۆر زۆر جارە بینین کە پێشانگای کتێب بکرێتەوە کۆمەڵەکار و چالاکی ئەنجام دەدێت ئەمانە تا چەند هاوکارن بۆ دەوڵەمەندبوونی سەرچاوەی زانستی. وەکو پێشتریش باسم کرد بەڕاستی هەموو جم و جۆڵێکی زانستی و بە تایبەتی بڵاوکردنەوەی کتێب و چاپکردنی کتێب ئەمە خۆی بۆ خۆی پێشکەوتنێکی زۆرە و هەروەها ئیسفادەیەکی زۆری هەیە هەم بۆ خوێنەران هەم بۆ ینی کۆی پرۆسەی ڕۆشنبیری بەڕاستی چونکە ئێمە تاوەکو کتێبمان زیاتر بێ کەواتە زانیاریمان زیاترە کەواتە خەڵکانێکی زیاتر سوودمەندن و ئەکادیمیانەتر و زانستیانەتر ئەتوانن سوود لە بابەتەکان ببینن بۆیە ئەو جم و جۆڵە زۆر گرنگە ئێمە کە پێشتر ئەگەڕین بەڕاستی لە 2000کانە زیاتر بۆ سەرچاوێکی کتێب لەواچێ بەهۆی نەبوونی ئەو منە پێشەنگای کتێبەوە کتێبمان زۆر بە زەحمەت دەستکەوتووە بەڵام بەتەکید بە بوونی ئەم کتێبخانە یاخود ئەو کتێبە نێودەوڵەتیانی کە ئەکرێنەوانێ فراهەمی دەستکەوتنی سەرچاوی زانستی زیاتر ئەخوڵقێنێ بۆ توێژەران. دکتۆر خانجاران لە زانکۆکان پشگیری تەواوی ڕاستەوخۆی مادی و معنەوی مامۆستایانی زانکۆ ئەکادیمیەکان دەکرا بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی و تەرجمەکردنی کتێب و ینی گروتینێک بە بواری زانست و زانیاری و سەرچاوە دروست بوو ئێستاکە ئەمە نەماوە پێم وابێ ئەبێ پارەش بدەیت بۆ یەگەر لێکۆڵینەوەیەکت هەبێ بڵاوێتەوە ئەمە تا چەند کاریگەری ڕاستەوخۆی خراپی کردە سەر دواکەوتنی و کەمکردنەوەی مەزدەری کوردی بە زانستیانە. دیارە لاەنە ئابوووریەکە ئێمە ناتوانین نکۆڵی لێ بکەین بەڕاستی لە هەج مەرحەلەیەکە ئەگەر بێت و لایەنێکی ئابووری و هاو لە بەردەستانە بێ بەڕاستی ناتوانانی تۆش برۆ بە تواناکانی خۆبیت و بتوانانی توێژینەوە بکەی لەواچە ئەو توێژینەوانە لە ئەستی تموحی ئێمانە بێ ئێستا ئێمە ساڵانە ئەگەر جاران هاوکاریەک زیاتر بکراینایە بمانتوانێت عنی چەند توێژینەوەیە بکەین لە ساڵەکە بەڵام ئێستا ڕاستیەکەی بەهۆی ئەوەی کە ئەگەر بێت و هاوکاریەکی چۆنەڵی مادی نەبێ مامۆستاش لەم زروف و لە مۆز ئەو حاڵی ئێستا خۆتانەزانن ناتوانێت بێجگە لەوەی کە لە سەرێتی و پێویستە بیکات ناتوانێت لەوە زیاتر بکە بۆیە ئەمە ئەبێتە دەستگرەوەیەک بەڕاستی دەستی مامۆستایان ئەگرێ بۆ ئەوەی کە بتوان توێژینەوە بکەن کە ئەمەش جارێکتر هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین هەم برۆ بە زانستەکە بین هەم سوودیش زیاتریش بگەنین بە خۆشمان و بە خەڵکانی تری چونکە بەڕاستی ئەوە ناشارینەوە کە ئێمە ئەگەر دەست بینە هەر توێژینەوەیەک ئەبدەیتی معلوماتە کامەیەکێکە لە نقطە سەرەکیەکانی پێشکەوتنی هەر تاکێک کە بتوانێت بەردەوام ئەبدەیتی معلوماتی خۆی بکاتەوە لە مەرحەلەیەکانەوەستێ بۆیە بەتەکید ئەوە هۆکارێکی گرنگە کەوا لە توێژەران بکات کە نەتوانن لە مەرحەلەیەکە ئەو توانایی کە هەیەە دەری ببڕن یاخود ئەو توانایی کە هەیەە سنووردار نەبێ چونکە بە نەبوونی ئەم لایەنە بەڕاستی ئەبێتە هۆکاری سنووردارکردنی تواناکانی توێژەران. دکتۆرە دوجار مامۆستایان و خوێندکاران چ جۆرە چالاکیەکیان پێویستە کە هاوکار بێت بۆ دەوڵەمەندبوونی سەرچاوە زانستیەکان؟
بەڵێ طبعا وەکو باسم کرد لە هەج مەرحەلەیەکابی واتا خوێندکاربی یاخود مامۆستابی یاخود لە هەج مەرحەلەیەکی زانستیابی پێویستمان بە ئەبدەیتکردنی معلومات هەیە بە سەربارکردنی معلومات هەیە لە ڕێگەی کۆڕ و کۆنفرانسەوە لە ڕێگەی بەدواداچوونەکانمان لە ڕێگەی خوێندنەوەی کتێب لە ڕێگەی نووسینی توێژینەوەی زانستی لە ڕێگەی بەڕاستی ئێمە بەداخەوە ئەو لایەنەمان نییە کە گەشت بکەین بۆ زانکۆکانی تر و وەسوود لە چۆنەڵی تەجروبەی ئەوان ببینین بزانین ئەوان چۆنیە کە ئەمە زۆر ضرورە گرنگە ساڵانە مامۆستا بەڕاستی چۆنەڵی تێکەڵاوبوونی هەبێ لەگەڵ زانکۆکانی دەوروبەریا بۆ ئەوەی کە بزانێ ئەوان چ سوودێکیان بینیوە لە زانستاوەکو ئەمانیش دانەبڕێن بەلایانی کەمەوە مامۆستا گرنگە احتیمامات با بە فێربوونی زمان وەکو باسم کرد چونکە زمان کۆڵەکێکی ئەساسیە بۆیە تۆ بتوانی لەو سنوورداری کە خۆت هەتا بچیتە ناو سنوورەکانی ترەوە واتا بیبڕی سنووردار نەبێ لە ڕووی زانستیەوە ئەمانە هەمووی چۆنەڵی خاڵی بەهێزن بۆ ئەوەی کە بتوانێت وەکو هەمووکو کەسایەتی خۆت هەمووکو کەسایەتێکی زانستی کە بتوانی برۆ بە تواناکانی خۆ بیت واتا لە نقطەیەکە مرۆڤەکان نەوەستن ئەوەی پێیانەکرێ بەردەوام هەوڵی بەدەستهێنانی زانیاری تازە و زانیاری زیاتر بن. زۆر باشە دکتۆرەخان ئەگەر کۆتا پەیامد وەکو کۆتا پرسیار بۆ مامۆستا خوێندکار ناوەندە ئاکادیمیەکان لە گرنگیدان بەسەر چاوەی کوردی و وەروەها یعنی ئەم بابەتە وا سیر نەکرێت زۆر ئاسان و هیچ نییە چەندێک گرفتە کە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت. بەڵێ ڕاستە ئێمە دای من باسی ئەومان کردووە کە ئێمە زۆر جار باز لەو بابەتاناکەین مەبەستمان لەوە نییە کە ئێمە بەرتەسکی بکەینەوە یعنی وا بابەتەکە باسکەین کە لانە زۆر نێکە دفەکان باسکەین بۆ مانایی کە ئیتر وا لە خەڵک تێبگەینین کە وەزعەکە چۆنە بەو شێوازێک کە ئێمە ناتوانین هیچ بەرەو پێشکەوتنیەکەوە بەرین بەڵام گرنگە ئێمە دەست بخینە سەر برینەکانمان بەڕاستی ئێمە ئێستایتر لە مەرحەلەیەکەین هەر ئەونا کە چۆنەڵی هەز بە بابەتەکانەکەین هەوڵی چارەسەرکردنیشی بین بۆی ئەوەی کاوکو بەڕێزیشە باسی کرد ئەمە بابەتێکی هەروە ئاسان نییە لە نەبوونی یاخود غیابی سەرچاوی زانستیە هەر ئەوە نییە بڵین بابەتێکی ئاسانە بەڵکو بابەتێکی قورسە چونکە یەکەم خاڵی بنیادنەری بەدەستێنانی بابەتە زانستیەکانە وەکو پەیژەیەک وایە ئەگەر بێت و پلەکانەکانی ئەوڵی نەبێ ناتوانین بچیتە ناو پلەکانەکانی سەریشەوەی بۆیە گرنگە هەموو ئەو ناوەندانەی کە لێپسراون لەم بابەتەوە هەوڵی جدی بن لە بەدەستێنانی سەرچاوی زیاتر بۆ ناوەندە ئەکادیمیەکان بەڕاستی بۆ ئەوەی کە بتوانرێت توێژەران زیاتر سوودمەند بن بتوانن برۆ بەتوانەکانی خۆیان بن. زۆر سپاس دکتۆرەخان بۆ ڕوونکردنەوە زانیاری و بەشداریکردنەکەت زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر یایدەر دکتۆرە پاڤیا جەمیل لەم تەوەرەی بەرنامەکە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانی بەڵێ بینەرێنازی دەمەوێت زۆر بە کورتیەوە بڵێم بەداخەوە ئێستا بچۆ شەقامەکانی تەواوی شارەکانی هێرێمی کوردستان کتێبەکان لەسەر شۆستە و شەقامەکان دەبینی بەڵام کۆنەرە و پۆستاڵ و پلاستیکەکانیش لە بەردەم ئاوێنە و لە غورفە و لە نێو جامخانەکانن بەڕاستی بەم ئاراستەیە خوێندن و فەرهەنگ و کللتوری کوردی بە عقارێکی باش ناڕوە ڕەشبین نین زۆر گەشتبینین کادێری زۆر باش لە ڕێیە هیوادارین ئەوان شۆڕشێک بکەن کە بواری خوێندن و زانست و زانیاری و سەرچاوی کوردی زمانی شیرینی کوردی گەشەیەکی باشتر بخۆیەوە ببینێ بەنسبەت خۆشمەوە من گەشتبینم ئینشەڵڵا جیل لە نوێیە بتوانێت ئاستی سەرچاوی کوردی بەرەو پێشتر و باشتر ببات. دەستخۆش بەڵێ بینەرانی عزیز با سوپاسەوە لەگەڵ هاوکاران من پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.